ئەم کاتە و هەموو کاتێکتان باش ئازیزان دۆستان لە هەر جێیەکەن لە سەرگۆی ئەم زەویە خۆشحاڵین جارێکی کە پێتان شاتە بینەوە لە سەکۆکەی خۆتان. وانەی ئەم جارەمان وانەیەکی تایبەتە بە یەکێک لە بنەما سەرەکیەکانی بەشی فلیمسازی، ئەویش بیرۆکە و چیرۆکە. بیرۆکە ئەڵبەتە هەموومان ئەزانین یەکێکە لەو خاڵانەی کە وەکو وتم بنەمایەکی سەرەکی فلیمسازیە. هەتا تۆ بیرۆکەیەکی جوان و پوخت دانەڕێژیت ناتوانی سیناریۆی لەسەر بنیاد بنێ، یا ناتوانی با بڵێن پێشەوەی ئەگەر بیکەی بە سیناریۆ چیرۆکەکەتی لەسەر داڕێژی. بیرۆکە زۆرە، لەوەیە زۆربەمان بیرۆکە هەیە، بیرۆکەمان لایە ئەڵێن ئەم بیرۆکەیە ئەو بیرۆکەیە ئەو بیرۆکەیە، بەڵام ئەم بیرۆکانە کەی پێ ئەگەن؟ ئەمە یەک. دوو، کام بیرۆکەیان بۆ هەنووکە بۆ ئەمڕۆ پێویستە. سێ، کام بیرۆکەیان گشتگیرە، ئەتوانین بڵێن زۆرینەی خەڵک لەزەتی لێ بینێ، زۆرینەی خەڵک بینەر وەرگر حەزەکە بیبینێت. چوارەم خاڵ ئەوەیانە کە ئێمە کورد کێشەمان هەیە، ئەم بیرۆکەیە تا چەند بە جیهانە لە جیهانە جێی سەرنجە، جێی تێڕامانە، جێی ئەوەیە کە هەموو کەسێک بتوانێ لەزەتی لێ ببینێ وەریگرێت. ئەمە بیرۆکە. دواتر دێینە سەر خاڵێکی کە ئەو بیرۆکەیە تۆ لە چیرۆکە چۆن دای ئەڕێژیت، چونکە لە چیرۆکیشە زۆر گرنگە داڕشتنەکەی پێویستە، بە چی داڕشتنێک، بە چی شێوازێک و چۆن دای ئەڕێژیت، چۆن وا ئەکەی ئەو چیرۆکە تاموچێژێکی جیهانی هەبێت، چۆن وا ئەکەی ئەو چیرۆکە وا بێت کە هەموو خەڵکێک لەزەتی لێ ببینێ. من ئەمڕۆ داوای لێبوردنەکەم، نازانم هەر چەند جارێک کەوانەمان دەست پێ ئەەکەین لەگەڵ هاوڕێیانی ڕۆژهەڵاتی کوردستان کێشەی ئینتەرنێتمان هەیە، کێشەی تۆڕی ئینتەرنێت. ئەوە ئێستا و هەر پەیوەندی بە مامۆستا خەسرەوە ئەەکەم نایگرم، نازانم دوێنێ باش بوو، هەموو شتێکمان تاقی کردەوە، هیچ کێشەیەکمان نەبوو. ئەوە ئێستا هەر هەوڵە دەم پەیوەندی پێواکەم نایگرم، تەلەفۆنی بۆکەم نایگرم. اینجا من کەمێک وانەکە بەردەوامە بم ئەم تەوەرە لە لای خۆمەوە، و ئەگەر بەڕێزیان هات ئەوە خۆشحاڵم، بابێ بەشداریمان لەگەڵا بکە، بەڵام ئەگەر ڕێکیش نەکەوتەوە ناچارین وانەکە دوایی پێبێنین. داڕشتنی چیرۆک. ئێمە هەمومان ئەزانین چیرۆکێک کاتێکە ئەو برادرانی بە تایبەتی کە چەند زمانێک ئەزانن، بۆ نمونە بێجگە لە کوردی زمانی تر، چیرۆکێک کاتێک کە دای ڕێژیت، چیرۆک گێڕانەوەکەی و داڕشتنەکەی جاری وایە سێرەکەی بەرامبەرەکەت لەزەتی لێ نابینێت، لەبەر ئەوەی زمانێکی کەیە، لە زمانەکەیە نەریت هەیە، نەریتی گێڕانەوە هەیە، نەریتی چێژبینین هەیە، لەو زمانەی بەرامبەر هەموو زمانێک تایەتی، و زمانی ئێمەی کوردیش بۆ خۆی کۆمەڵێ تایبەتمەندی هەیە. اینجا هەنێ تایبەتمەندیەکان جیاوازن. دەردی دکتۆر فەرهاد پیرباڵ ئەڵێ کە چیرۆکێک نوکتەیەک سلێمانی ئەیگەڕێتەوە هیچ نەبێ هەمومان پێ ئەکەنین، بەڵام ئەو هەولێری ئەڵێ من هەولێریم، ئەڵێ هەولێریە کە نوکتەکە گەڕێتەوە خۆشترین نوکتە بێت کەس پێ ناکەنێ، هەر مەگەر هەولێری خۆی پێ بکە. اینجا ئەمە کێشەکە لەوە نییە لە شارچێتی بێت یان لە جیاوازیەکانی
با بڵێن هەنێ و جیاوازیانەی کە خەڵک دروستیەکان نەخێر ئەمە جیاوازیە لە چۆنێتی گێڕانەوە. من کەسێکەیە زۆر لە نوکتەکانی لە بواری دینایە جۆی لێ ئەگرم نوکتەکان کە ئەگەڕێتەوە زۆر بە تام و چێژەی گەڕێتەوە وابزانم هەولێری شایانی تر قەڵازیەیە نازانم چۆنەریە بەڵام تامێکی تایبەتی خۆی هەیە ئەمە ئەگەڕێتەوە سەرچی یەکەم شت شێوازی گێڕانەوە لای ئەو کەسە و دووەمیش ئەو نەریت و ئەو ئیدیۆمانە با بڵێن مەتەڵ و پەندانەی لەو زمانەیە هەیە چونکە ئەوانەی کە لەو زمانەیە هەیە لەو کەڵچەرەیە هەیە لەو نەریتە هەیە ئەوە هەر هەمووی پەیوەستە بە گێڕانەوە مێژوو پەیوەستە بە گێڕانەوە ئێمە کاتێک کە فیلمێک با بڵێن بیرۆکەیەک دا ئەڕێژین بیکەین بە چیرۆک دواتر ببێ بە سیناریۆ پێویستی بەوەیە بزانین چۆن وا باسی بکەین وا دای ڕێژین سەرنجی هەموو لایەک ڕاکێشێت سەرنجی هەموو نەتەوەیەک ڕاکێشێت بۆیە ئەو کەسەی کە سیناریۆ ئەنووسێت یان چیرۆکدا ئەڕێژێ ئەبێ زۆر زۆر ئاشنای نەتەوەکانی تریش بێت ئەوە هیچ نەتەوەکەی خۆی لە سەتاسەد لە هەموو بەشەکانیش یعنی ئەمە کێشەی گەورەشمانەیە لە زمانە کاتێک کە لە ڕۆژە باشوور با بڵێن دەڤەری سەوز سیناریۆی فیلمێک باسە کرێسێرەکەی لە زەرد خەڵک لە زەتی لێ نابینێ لە زەرد زۆنی زەردایە لە زۆنی سەوزە لە زەتی لێ نابینن ئەمە کێشەی گەورەمانە اینجا تۆ وەرە ئەو بیرۆکەیە ئەو چیرۆکە چەند گرنگە و چەند بایەخە و چەند لەگەڵ مێژوو لەگەڵ نەریت و هەموو ئەو شتانەی ئەو میلەتەیە ئەگونجێت تا بتوانین بیکەین بە فیلمێک تا ئێستا مامۆستا خەسرە و وەکووتم لەوە ئەچێ ئێستا لە خەتابێ با بزانم ئەگەر لە خەتابێ بەڵکو هەر نییە بەڵێ مامۆستا گیان بەخێر بیت یەک دەقەیەک مامۆستا بە شێرێکی بکەم وانەکەمان ئازیزان ئەوە هات اینجا ئەمڕۆ ئێمە لە ڕێیەکی کەوە کێشەی ئینتەرنێتیشمان زۆر مشکیلەیە لەگەڵ هاوڕێیانی ڕۆژەڵات لەوێ و کێشەیەمان بۆ دروستە بێت ئێستا وا بزانم مامۆستا گیان بەخێر بیت سلام و کاتت باش بە قوربان من ئێستا بە فیلتێرشکەنەوە وەسڵم ئەگەر یەک دەقە مەجالم پێ بدەیت کە هاتوویەتە ناو ژوورەکەەوە با فیلتێرشکەنەکە ببەستم زانین چۆن دەبێ باشە ئێستا باشە ئەخە باشە دوای تووشی کێشەی دەبین دەقە دەبێ ڕێم پێ بدەیت جا دوای شەریکە کە دۆستانیش زۆر چاکە اینجا ئازیزان با من لەسەر بابەتەکە لای خۆمەوە بەردەوام بم تا مامۆستا دێتە ناوەوە تەواوە مشکلەمان نییە ئەگەر تۆ هەم مشکلێکرد نەبێ ئەمیش مشکلەم نییە باش من مشکلەم نییە ئازیزان لێرەیە وەکو باسم کرد یەکێک لەو چەمکانە چیرۆکە بیرۆکەیە کە بناغەی کاری فیلمسازیە لە پرۆژەی فیلمسازیە ئەگەر چیرۆک یا بیرۆکەت بەو تام و چێژە نەبێت نەزانی دای ڕێژی یەکێک لە کێشەکان ئەوەیە فیلمەکە بستێک ڕێناکات و ناگاتە خەڵک و زۆربەی جار خەڵکیە ماڵێڵەوەکەی فیلمە اینجا با بێنە لای ئەوەی مامۆستاگیان پێشەموو شتێک بە خێراتن دەکەم و اینجا ئەمەوێ بچینە ناو بابەتەکەوە بۆ لای بەڕێستان زۆر مەبەستە کە با بڵێن چیرۆک چۆن جیهانی چیرۆک وا لێ بکەین بۆ تێگەیشتنی سینەمایی بۆ ڕوانەر بۆ بینەر گرنگ بێت
سڵاو و ڕێزم هەیە بۆ جەنابت و بۆ ئەو کەسانەی کە ئێستا گویان لە دەنگی مێ و دانیشتوین کە بەیەکەوە هێندێک گفتوگۆ بکەین. ئەرزم بە حزورت کە من نازانم دۆستان چەندە لەگەڵ من ئاشنان. من مامۆستای زانکۆم زۆرتریش ئیشی سینەما و شانۆم کردو، بەس بە پێی ئیش و کارەکانی خۆم کە هەندێک لە سینەما و شانۆدا کارم کردووە هەمیشە و دایم بەو نوکتەیە گەیشتم کە ینی بۆ خاڵی گەیشتم کە لاوازێکی زۆر لە سناریۆ نووسیندا لە لای ئێمەی کورد هەیە. بۆیش پێم باش بوو کە ئەو دەرفەتە کە درا بەمە قسە بکەین بەیەکەوە لە خزمەت دۆستان دابین، زۆرتر باسی وێ بکەین کە چیرۆک بەیسلا چۆن دەتوانێت یارمەتی دەری دروستکردنی فیلمێکی سینەمایی باش بێ. دیارە ئێمە لە زۆربەی کتێبەکان، لە زۆربەی وانەکان، لە زۆربەی قسە و باسەکان کە دەیکەین مەسەلەن دەڵێن وەڵا چیرۆکی ئەو فیلمەی باش نەبوو یادەنا ئەکتەرەکان مەسەلەن ینی کەسایەتەکان جوان پەروەردە نەکرابوون و زۆر شتی دیکە ڕەنگە باس بکەین، بەڵام کەمتر دیتومە کە کەسێک باز لە شوێن بکە، باز لە دنیای چیرۆک بکە کە ئەمن یەکی لەو شتانەی لە دنیای چیرۆکدایە شوێنە و دەمهەوێ ئەو ڕۆ زیاتر باز لە شوێن بکەم. هەر لەبەرەوەش پێم باش بوو کە ئەو گفتوگوۆیە دابدرێ کە بێتە بنەمایەک دەستپێکێک بۆی کە یەکێک لە گرنگترین شتەکانی کە پەیوەندی هەیە بە دنیای فیلم و بەتایبەت دنیای سناریۆوە حتا چیرۆک ڕۆمان کورتە داستان هەر شتێکی کە بە جۆرێک خۆڵقاندنی تێدایە و دەکەوێتە نێوبواری ئەدەبیاتەوە قسە لەسەر وێ بکەین. وەڵای شوێن مەبەستم لە هەمویانە هەر ئێستا دەچینە ناو ناوەرەکەکەیەوە چا ئێمە وەختێک سناریۆیەک دەنووسین یادەنا چیرۆکێک دەجێڕینەوە دەڵێن پوختەی چیرۆکەکەمان بۆ بڵێ، باز لە پوختەی چیرۆکەکەی دەکەین دەڵێن پیاوێکە مەسەن تووشی مەعانات دەبێ ئەو گرفتانەی بۆ دێت پێشێ ئاوە دەکە ئاوە دەکە ئاخری سەر شتەکە ئەبۆ شێوەی تەواو دەبێ وانە. بەس یەکشتی زۆر گرنگ هەیە ئەویش ئەو پرسیارەیە ئەو پیاوە لە چۆ وای پێدیە، یانی لە چ شوێنێک لە چ دنیایەک ئەو شتەی بۆ ڕوو دەدا. من ئێستا هەم مامۆستا لە جەنابت لە دۆستان دەپرسم بۆتان ئەوە دەکرێت کە هەر ئەو کاتێک ئەمە لێرەداین کەسێک سواری گسکێکی بێ بەسەر سەرماندا بڕە یادەنا کەسێک یەک دەفع غەیبە بێتە بەرچاومان بە دڵنیایەوە هیچمان ئەو بیرەکەی ناکەینەوە مەگەرکە لە دنیایکی زۆر فانتزیدا بژین هەر لەبەرەوەی ئەو دنیایەکی ئێمە تێدای دنیایەکی واقعیە، بەڵام ئەو دنیایی کارحان باسمان کرد دنیایەکی زۆر زۆر خیاڵیە. ئەی چۆن ئێمە لە هەری پاتر لە نێو مەسەلەن فیلمەکانی کە ئاوا باز لە دنیایەکی سیر و سەمەرە دەکەن قەناعەت بەوانە دێنین تەنانەت لەگەڵ ئەو کەسانە دەبینە هاوڕا هەستیان پێ دەکەین ئیحساسێک دەدا بەمە گیان بەڵێ 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 بالضبط ئەوەیە جا من دەمهەوێ بۆ دەستپێک ئەوە بڵێم یەکێک لەو شتانەی کە زۆر زۆر گرینگە دنیای چیرۆکە، یعنی ئێمە وەختێک باز لە چیرۆکێکی دەکەین لە پێشدا دەبێت دنیایەکی بۆ سازکەین. بەڕای من چیرۆک شتێک نییە جگەلەوەی کە دنیایەکە کەسانێک دەنێرینە نێو ئەو دنیایەوە هیندێک کەڵس و کەوت دەکەن هیندێک
معاملات و هاتوچۆ و بێسلا ڕوودا و دێتە پێشێ و آخر سەریش شتەکان کۆتایی پێدێ بەس ئەتۆ دەبێت زەرفێکت هەبێ زەرفێککە و کەسانەی تێباوی کە ئەو کەسانە بتوانن لەو دنیاییدا بژین هەرو جورەی کە جنابەت مەسەلەن ئان لە ئەمریکا دەژیم من لە ئێران دەژیم دۆستان لە مەسەن لە کوردستان دەژینوانە دیارە هەموو شتێکمان چ بە پێی جوغرافیا چ بە پێی جەوەکەمان چ بە پێی ئەو قانون و یاسا و هەڵس و کەوت و فەرهەنگ و کولتور و ئەو شتانە بەیەکەوە جێوازە ئێمە هەرێک لە چیرۆکی خۆماندا دەژین تەنانەت هەر کەس چیرۆکێکی هەیە لە شوێنی ئەو چیرۆکێک کە خەریکە بەسەریدا ڕوودەدا دنیایەکشی هەیە لە ئەدەبیاتی داستانیدا بەوەی دەڵێن دنیای داستان یعنی شوێنێک کە داستانەکان لە نێویدا ڕوو دەدەن و ئەوەی دەبێت دروست بکەین دیارە لەسەروانە لە نێو زمانی ئینگلیزیوانە کتێب زۆرە بەڵام بەداخەوە هەم لە زمانی فارسیدا هەم بە دڵنیایە و لە زمانی کوردیدا من نەمدیوەکە کەسێک بە تایبەت بێ لەسەر ئەو شتەی کتێبێکی تایبەت بنووسە یان نووسراوێکی زۆر تایبەت بنووسێ لەبەرەوەی ئەوە بڕێک هەستیارە هیندێک دەبێت بچینە ناو ناوەرۆکەکەیەوە بزین کە وەختێک ئێمە باز لە دنیای چیرۆک دەکەین باز لە چ دەکەین ئێمە بۆ دروستکردنی هەر فیلمێکی پێویستمان هەیە لە پێشدا دنیا ئەحساس بکەین ئەو شتێک کە ئێمە ئەوڕۆباسی دەکەین و دواتر زۆرتر تەرکیز دەکەین لەسەر شوێنەکان ئەوەیە ئەو دنیای کە ئێمە دروستی دەکەین بریتیە لە چەند شت پرسیارەکەی جەنابەت یەک جوغرافیا یعنی بەڕاستی لە چۆ هەڵکەوتووە ئەو شوێنێک کە ئێمە چیرۆکەکەمان تێدا باز دەکەین لە چۆ هەڵکەوتووە لە چ وڵاتێکی لە چ شوێنێکی ئایا خیاڵیە یا خیاڵی نیە ئایا سورئالیستیە نازانم فانتیزیە ڕئالیستیە بە چ شێوێکیە هەرێک لەوانە هیندێک یاسا و دەستورالعەمەلی خۆی هەیە کە دەبێت ئامادەی بکەین هەرو جورێک کە باسی هەری پاترمان کرد دیارە ئێمە لێوێ باوەڕ دەکەین قەناعەت بۆی دەکەین کەسێک هەڵفڕە کەسێک غەیب بێ کەسێک کاری سیر و سەمەرە بکە بەڵام باوەڕ ناکەین مەسەن لە فیلمێکی ڕئالیستیدا ئەو شتانە ڕووبدا پس هەر شوێنێکی کە ئێمە هەڵی دەبژێن ینی هەر دنیای داستانێک مەبەستم لە شوێن مەکان و شتیوانێ هەر دنیای داستانێک کە بۆ چیرۆکەکەمان هەڵی دەبژێرین پەیوەندی بەوەی هەیە کە هیندێک یاسا و بێسلا قانون و شتیوای بۆ دابنین کە ئەو کەسانە بەپێی ئەو هەلومەرجەی کە تێدان ژیان بکەن یەکێک لەوانە کە زۆر گرینگە ئەوەیە کە زۆر کەس پێی وایە مەسەن لە نێو فیلمی ئاسایی مەسەن فیلمێکی وەکو فیلمەکانی چوزام فیلم سازە کوردەکانی خۆمان یا فیلمێک کە دنیای ئەوڕۆی ئێمە نیشان دەدا ئەوە پێویستی بە دنیای داستان نییە من بە پێچەوانەوە دەڵم ئیتفاقەن زۆر ئەوانە پێویستیان بە دنیای داستانە ئەوانش دەبێت دنیایکی داستانیان بۆ داڕێژی باسی جوغرافیاکان بکەی باسی قوانینەکان بکەی باسی ئاداب و هەڵس و کەوت و کولتوری نێو چیرۆکەکەی ئەو شتانێکی دێڵم هەموو لە نێو چیرۆکەکەیدا ڕوودەدا یعنی چۆن بە خۆمان لە دنیایەکیدا دەژین دەبێت پاڵەوانی چیرۆکەکانی مەش لە دنیایەکیدا بژین کەمتر هاتوتە پێشێک ئێمە لە پێشتردا دنیایەک داڕێژین دوای بڵین بە پێی ئەو دنیایەی ئەرحان ئەو کەسایەتیانە دەبینە نێو ئەو دنیایەوە دایدنی یا دەنا ئەو کەسایەتی کە من دروستی دەکەم لە فیلمەکەی خۆمدا لە ڕۆمانەکەی خۆمدا پێویستی هەیە کە لە دنیایەکی ئاوادا بێت هەر لەبەرەوەش چون بیرمان لێ نەکرێتەوە ئەو مشکلانەمان بۆ دێتە پێشە دیارە و دنیاە یەکێک لە شتە زۆر گرنگەکانی ئەوەیە کە لە چ زەمانێکدا دەگوزارێ ئایا باسی کۆن دەکەین یا باسی دنیایەکی نوێ دەکەین ئایا باسی دنیایەکی دیاسپۆرایی دەکەین یا باسی دنیایەکی مێژووی دەکەین ئایا باسی دنیایەکی معاسر دەکەین ئەو دنیای لە چ زەمانێکیدایە و ئەو دنیایی کە ئێمە تێداین مەکانەکەی کوێ یعنی چ شوێنێکە جوغرافیاکەی چیە چە یەک مثالی زۆر سادە لێدەم من پرسیارێک دەکەم بریا توانی بامان لەگەڵ دۆستان کە مەسەن جۆ دەدەنێ توانین قسەمان کردبا ینی ئەوانیش توانی بایان بێنە سەر هێڵ و قسە بکەنوانە بەڵام پرسیارەکە ئەوەیە کەسێک ون دەبێ کەسێک ون دەبێ چیرۆک ئەوەندێ تەواو هیچێکی نیە کەسێک ون دەبێ من دەڵێم ورن دنیای ئەو کەسێک کە تێیدا ون دەبێ بگۆڕین کەسێک لە نێو جەنگەڵێک داون دەبێ کەسێک لە بەحرێک داون دەبێ کەسێک لە چۆستان ون دەبێ کەسێک تەنانەت ئەگەر باس بێ مەسەلەن لە
بیابانێکی داون دەبێت پرسیار ئەوەیە ئایا ئەو ونبوونانە هەموو یەک مانا دەدەن ئەو ونبوونانە لەسەر ئەو کەسایەتی هەموو یەک بێسلا جۆر تەسیر دادەنێن یا ئەو ونبوونانە هەرێکی چیرۆکی خۆیانن بە دڵیایی هەرێک لە ونبوونانە جیاوازێکی تایبەتی هەیە لەگەڵ یەکتر کاگەر ئێمە بمان هەوێت لەبارەی هەرێک لەوانە چیرۆکێک بنووسین ئێمە 5 دانە 6 دانە چیرۆکی جیاوازمان هەیە 5-6 دانە ئینسانی جیاواز و کارکتری جیاوازمان هەیە لە نێوەیدا مەسەن بۆ نمونە دەڵێن کەسێک کە لە شوێنێکی وەکو چۆستانێکیدا دەژی ئەگەر بێت و ون بێ ئەو کەسە دەبێت بچێتە لووتکە دەبێت بچێتە شوێنێک کە جگایەک بەخۆی پەیداکە کە بزان لە دەوروبەری چ دەگزرێ ئەو فیلمە هەبوو پارەکانە ئەرزیان کرد هندێک کەس بوون سواری تارێکی بوون تارەکەیان داکەوت لە نێو بەفر و شتیوادا ئەم نێوەکان بڕێک بەداخەوە دەبێ یارمەتیم دێوە بیرم بێنەوە منش کێشەم مامۆستا لە ناوە لە ناوی فیلم و لە ژمارە و ناو کێشەی گەورەمەیە بەس یەک دقیقێک مامۆستا کاک بابان وتی کاک سەرکەوت دەنگن نەبوو وا بزانم ئەو کاتە بوو چونکە کاک بابان ئەوەی مامۆستامان لە گوگل میتینەوە کردووە بێتە ناوەوە ئێستا بزانم دەنگم هەیە کاک بابانەگەرەیە پێم بڵێ فەرموو مامۆستای جان مەسەن لە کێودا کەسێک کە مەسەنە چیرۆکی کەسێکی لە جگایەکی شۆستاناوی لە جێڕێەوە ئەتۆ زۆرتر تەرکیز دەکەی لەسەر کەسایەتی ئەو پاڵەوانەی کەسێک کە دەبێت ئیرادێکی هەبێ خۆی بەتەنێ سوڵتە بکە بەسەر خۆیدا بتوانێت شتێک بەدی بێنێ ئەتۆ هەرو کەسەی بەرە نێو بیابانێکیەوە لە نێو ئەو بیابانەیدا ئەو کەسە ئیتر زۆرتر دەرونیاتی خۆیەتی تەنایی خۆیەتی نە ئەو ورە و توانا و ئیستقامەت و شتێککە هەیەی هەرو کەسەی لە بەحردا ونکە ئەو کەسە لەو بەحرەیدا کە ون دەبێتە کەسایەتێک کە بەخۆشی نازانێت چی بەسەر دێ چون بە هەر جوورێکە ڕەنگە یەک دەفە پەرێکی دەریایی لێوە دەرکەوە ڕەنگە نەهەنگێکی لێوە دەرکەوە ڕەنگە کەشتێکی لێوە دەرکەوە ینی بەڕاستی ئەوە ئەتۆنی کە ڕێگاکە دەپێوی ئەوە بەحرەکەیە کە تۆ دەبا لەگەڵ خۆی هەر دەفێ ڕەنگە شتێکت بۆ وجود بێ من دەم هەیە بڵێم لە جەنگەڵدا زۆرتر وەکوێ پیاو لە نێو ناخی خۆی داوم ببێ شتێکی هەزارتوویەکە شتێکی ونە کە نازانی بۆ چۆ دەچی دەبێ ببینێەوە یەک کەسە یەک بەڵای بەسەر هاتوو بەڵام لە هەر شوێنەی ئەو داستانە دەکێشرێ بۆ جگایەکی مانایەکی تازە پەیدا دەکات من باسەکەم ئەوەیە دەمهەوێت بڵێم ئێمە وەختێک دەمانهەوێت چیرۆکێکدا ڕێژین دەمانهەوێت فیلمێک بنووسین زۆرترین شتێکی کە دەبێت تەرکیزی لەسەر بکەین ئەوەیە کە ئەو کەسانەیمە لە چ شوێنێکدا خەریکن ئەو شتانە دەبەنە پێشێ خب ئەوە دیارە بەحسەکەی زۆر قوڵە شت زۆرە یعنی نامهەوێ پسمەنێ و ئەو تەفاسیلێکە بمهەوێ نمونە لێ دەموانە بەڵام مامۆستا پرسیارێک ئێمە دەتوانین بڵین چیرۆکێک داڕێژین وا دایڕێژین بۆ شوێن وەکو شوێن بۆ دەریا بگونجێت بۆ ناو جەنگەڵێ شتەکەی نابێت داڕێژی دەبێت لە پێشدا دنیاکەت ببینی بزانی چت لەو پاڵەوانانە دەوێت پاڵەوانانە دیان هەوێت چە بکەن دیان هەوێت بۆ شوێنێک بچن منەهاکانە چون یەک دەفە قسە دەکەم ڕەنگە شتەکان جارێ بێکەوە نەلکاون بڕێکی دیکە باس بکەم ئەمیش بخۆم شتەکە دێتە دەستم دەتوانم ئەو شتانەی کە زۆر پرش و بڵاون دنیایەکی زۆر سیر و سەمەرەیە شتی زۆر تێدایە توان بەیەکیانەوە بلکێنمەوە کە شتێکی لێوەربگری تا ئەوەڵ شتێکە لە دنیای چیرۆکدایە حاڵ و هەوای ئەو شوێنەیە یعنی مەسەلەن تۆ بۆ نمونە فیلمێکی وەکو درەوشانەوەی هین درەخشش ئیستین کینگ لە حقیقەتدا تۆ ئەو فیلمێ وەختێک دەبینی شوێنێکی زۆر زۆر هۆتێلێکە هۆتێلێکی چۆلە ئەو نووسەرێک کەستا لەگە بنەماڵەکەی دەچێتە ئەو هۆتێلەی چۆلایی ئەو هۆتێلەی بە تەنیابوونی ئەو ئینسانانە لە نێو ئەو شوێنەیدا ئەو زەختەی کە لە سەریانە دەرونیاتی ئەو کەسانە دەهاژێنێ دواتر ئەوانە مەسەن دەبین لە ئەخیری فیلمەکەیدا دەچنە نێو یەک دانە شوێن ئێمە پێ دەڵێن هەزارتوو نازانم بە کوردی نازانم چی پێ دەڵێن شوێنێکە مەسەن تێداون دەبن کە لەناو فیلمەکەشدا هەر لە نێو هۆتێلەکەیدا شوێنێکی ئاوایان ساز کردووە کە پاڵەوانەکان لەوێ دەچێت دەهێوە بنەماڵەکەی خۆی بکوژێ ئایا ئەو شوێنە تەسیری
لەسەر پاڵەوانی چیرۆکەکەی مەدانەناوە بە دڵنیایی تەسیری داناوە ئەسەن تەواوی فیلمی شاینینگ لە حەقیقەتدا ئەوەیە یعنی ئەو تەسیرەیە کە شوێن دایدنێ هەر لەبەرەوەی ئەو حاڵ و هەوای ئەو وەزعەتەی کە ئەو ئینسانانە تێدان کاریگەری هەیە لەسەر تەواوی پاڵەوانەکان لەسەر چیرۆکەکەی لەسەر مانای چیرۆکەکەی بەشێکی دیکەی لەو هینا ئەوەیە کە ئێمە باز لە مێژوو بکەین بزانین ئەو دنیای چیرۆکەی ما باز لە چ زەمانێکی دەکا زەمانێکی تاریخی یا زەمانێکی معاسرە ئەوانەش دەتوانێت تەسیری هەبێ یعنی ئەمە وەختێک چاو لە فیلمێک دەکەین کە باز لە 100 ساڵەوە پێش دەکا باز لە دنیایەکی مەسەلەن زۆر کۆن دەکا لەگەڵ چیرۆکێک کە باز لە دنیایەکی تازە دەکا ڕەنگە لەنێو چیرۆکە کۆنەیدا ئێمە دەستمان بکرێتەوە بۆی کە زۆر شتان وەک شتی مێژوویی نیشاندەین هندێک مەودایان هەیە لەگەڵ کەسی ئەمڕۆیی بەڵام وەختێک باز لە فیلمێکی ڕالیستی ئەوڕۆیی دەکەین فیلمێکی مۆدێرن دەکەین کە لە دنیای مەدا دەگوزارەیە زۆر فەرق دەکە ئاکانە فیلمانەی کە باز لە دنیاهای داهاتوو دەکەن مەسەن باز لە دیاسپۆرە هین دیستۆفیا و شتی وا دەکەن ئەو لە دنیا بە ئاخر دەگات و کەسێک ئاخر کەسە ماوەتەوە لە دنیای و وەکو فیلم ئەمریکایانە کە قارەمانێکی تەنیا هەیە قەراوایە میلەتێکی بەدەستی ئەو کەسانەی کە هوروژمیان هێناوەتە سەر گۆی زەوی وانە مەسەلەن گۆی زەوی نەجات بداتوانە ئەو دنیاە دنیایکی چون لە ڕێی مێژوێ و ئێستا نەهاتۆتە پێشیە دنیایکی زۆر زۆر خیاڵیە ڕەنگە هیندێک شت تێدا ڕووبدا کە لە فیلمی زۆر ئەتیادیدا ئێمە ئەوانە نەبینین خب ئەوانە شتایەکن کە دنیای ئەو چیرۆکەیمە ساز دەکە و ئێمە پێمان وایە کە من بخۆم ئەوەم پێ باشە کە ئێمە وەختێک باز لە چیرۆک دەکەین لە پێشدا بزانین دنیایکی بۆ بخەڵکێنین ئەتاکو ئێرە ئەوە وەک مقدمە من تئۆرێکم هەیە ئەو تئۆرێکی زۆر شخصیە کە لە نێو کتێبەکەی خۆشم دانووسیمە و زۆرتریش ئەوڕۆ تەرکیز دەکەمە سەر ئەو تئۆرەی خۆم ئەو شتانێک کە کوتم بۆ دنیای داستان دەستپێکێکن بەڵام ئەو تئۆری من تئۆرێکە کە زۆرتر ئاکادمیکە بەڵام ئەگەر هیندێک دۆستان یارمەتی بدەن بە قەولی کابرا کوتەنی تەرکیزێکی زیاتر بکەن لەسەر قسەکان بامزان دەتوانم ئەوەی شێر بکەم ئەگەر هەر بتوانم ئەوەی نیشان بدەم چون ئەو فەرموو ئۆکی دەبێ بە هەموو بێکەوە بیبینی خب دیارە ئەوە مامۆستا دەخێنرێتەوە بەڵێ ئەخوێنرێتەوە زۆر باشە من هاتووم چم کردو من هاتووم تئۆرێکم داناوە ئەوەتە تئۆرێکە لە تێزی دوکتراکەم داوام کردو لەنێو کتێبەکەشمدا هەیە بەڵام پێم باش بوو کەوڕۆکە باز لە شوێن دەکەین هیندێک شوێنەکان بینین لەکتر جیاوازیان من شوێنم بە سێ دانە دەستە تەقسیم کردو یەکەم پێی دەڵام فەزا چییە دیارە فەزا کە یەکەم بەشە شتێکی خیاڵیە مەسەلەن من بە جەنابەت دەڵام بورجی ئیفێل دیارە بورجی فێل هاکان نە جەنابەت دەبینی نە من دەبینم نە دۆستان دەبینم یەکێک هەر ڕاز لە بن بورجی فێل هاکان دانیش بێ ئەو شتێک لە مشکی مەدا ساز دەبێتەوە یەک دانە فکرەیە کەسێک کە قەتی نەدیوە لە ڕێ ئەو ڕسمانەی کە بینێتی لە ڕێ ئەو فیلمانەی کە بینیوێتی ئەو بورجی بۆ ساز دەبێتەوە کەسێک کە دیتوێتی لە ڕێ ئەو خاترات و بیرەوەریانەی کە هەیەی ئەو شوێنەی بۆ خۆی ساز دەکاتەوە ئێستا ئەو شوێنە لەبەر دەستی مەدانە ئێمە هیچ کاریگەرێکمان لەسەر ئەو شوێنەی نیە ئەو شوێنە هیچ کاریگەرێک لەسەر ئێمە دانانێ هەر لەبەر ئەو هۆیە ئێمە بەو شوێنانە دەڵێن کە ناتوانین تێیدا حزورمان هەبێ پێیان دەڵێن فەزا ینی تێدانین مەسەلەن یەکێک خەریکە جەنابەت چووی بۆ ئەو ئیستیدیۆرانەی کە لە هین هەن لە ئامریکا هەن وایە من فیلمەکەی جەنابتم دێ باشە پرسیارەکەی من ئەوەیە جەنابەت کە چوویە بە هاکانە باز بۆ مە بکەی ئێمە کە نەماندیوە چۆن باسمان بۆ دەکەی
بە دڵنیایەوە تۆ شتێک دەجێڕێەوە ئێمە لە فکری خۆماندا ئەوەی دروست دەکەینەوە وانە ئەوە لەگەڵ وشەکانە بەڵام جاری وایە خەیاڵی بەرامبەرەکەت ئەچێ بۆ شتی کەش ئەو لای خۆی شتی کە دروست دەکات ڕەحمەت لە دینت بەڵێ یەکێک لەو شتانەی کە جیاوازی بینی سینەمایە لەگەڵ ئەدەبیاتی ئەلێرەدایە جیاوازی بینی سینەما و ئەدەبیات لێرەدایە کە وەختێک تۆ ڕۆمانێک دەخێنەوە کەسێک خەریکە باسی شوێنێکت بۆ دەکات دنیاکەی خەریکت دروست دەکات مەسەن دەڵێ چوومە نێو ژوورێکی زۆر ساردەوە لە لای دەستی ڕاستم پەنجەرەیەکی لێ بوو نازانم فڵانێ ئاوا بوو شتێکت بۆ تعریف دەکە بەڵام ئەو تەسویرێک کە دەیدا بە تۆ زۆربەی زۆری تۆ خۆت لە مێشکی خۆتدا سازی دەکەیەوە ئەوە بەڕاستی نایبینی هیچ پەیوەندێکت پێوەی نییە ئەو شتێک کە هەیە زۆرتر شتێکی سمبولیکە زۆرتر شتێکە کە تۆ لە مێشکی خۆتدا سازی دەکەیەوە هەر لە بەروەی ئەو دنیاە دنیایەکە ئێمە ناتوانین تێیدا بەشدار بین یعنی حزورمان نییە فیزیکەن ناتوانین لەمسی بکەین ناتوانین تێدا هیچ هەڵس و کەوتێکی بکەین ئەوەیە کە لێ مێشکی مەدا ساز دەبێتەوە ئەو جورە دنیاانە وەک دنیایەکی خیاڵی دەچن وەک بەهەش دەچن مەسەن دەڵە بەهشت لە دیندا باز لە بەهش دەکەن خۆ بەهشت چۆنە کەس نەچۆ کەس نەیدیوە ئێمە بەهشت چۆن دەناسین بەهشت لەڕێ ئەو تعریفانەی کە پێغەمبەرەکان کردویانە دەزانین بەهشت چۆنە جەهەنەم چۆنە کەس نە بەهشتی دیوەنە جەهەنەمی دیوە ئەگەریش حەزەتی محەممەد دیت پێوانە دیارە تعریفێکی زیاتی لەوەی بۆمە نەکردو ئێمە نازانین چیە بەڵام دیارە لە ڕێ خوێندنەوەکان هەر کەس لە مێشکی خۆیدا جۆرێک بەهشت دەبینە جۆرێکی جەهەنەم دەبینێت ئەوە بۆی نێت بۆ دنیایەکی ئارمانی کە فیلسوفەکان باسی پێ دەکەن مەسەلەن لە دنیای فەلسەفەدا ئێمە باز لە ئۆتۆپیا دەکەین باز لەو دنیا ئەوەی کەوا ئەفلاتون باسی دەکرد من دنیایکی خیاڵی ساز دەکەم ئاوا بێ ئەو کەسانە ئەبە شێوەی حکوومەت بکەن ئەو جۆرە ڕووداتوانە ئێمە فانتیزیایش تدایە ئەوەش کەس نەیدیتووە هیچ کەسیش تەسیری لەسەری نییە هیچ کەسیش ناتوانێت تەسیرێکی ڕاستە خۆی لێوەربیرە ئێمە بۆ جوورە شوێنانە پێیان دەڵێن فەزا کە چی کە یەک ناتوانین تیاندا حزورمان هەبێ دوو زۆرتر لە خیاڵماندا نیشان دەدرێ یعنی تەنانەت دەگەر کەسێک عەکسێکش نیشاندا لە شتێکی ئەتۆ ناتوانانی کاریگەریت هەبێ لەسەر ئەو شوێنی ئەمها وەرن بە بڕێک هەنگایەک بچینە پێشتر من جۆرێکی دیکە لە شوێن دەستەبەر دەکەم نیشان دەدەم کە پێی دەڵێن هەر شوێن نێومان ناوە مەکان ئیدی ئەوە ئیسپەیس نییە ئەوە فەزا نییە ئەوە مەکانە لۆکەیشنە کە هەر بە کوردی نێومان ناوە شوێن چیە شوێن جێگایەکە کە من و جەنابەت دیگەران ئەو کەسانی کە هەنجۆدنە لە حاڵ حەزردا خەریکن ژیانی تێدا دەکەن مەسەڵەن من لەو ژوورەیدام دوو دانە تابلۆی نەقاشی لە پشتسەری منە و کامپیوتەرەکەم لە پێشە و دیارە لێرە پەنجەرێکی لەم کاتەیە مامۆستاگەر وێنەکەی خۆت دەرکەوێ ڤیدیۆکەی خۆت باشترە بۆ ڤیدیۆکەی من دیار نییە نا ئێستا دیار نییە یعنی وەختێک ئەوەی دادنین ڤیدیۆکە تۆ دەرناکەوێت ئۆکەی هاتەوە بەڵێ ئێستا هاتەوە ئەخە جەنابیشت خۆشت دیار نی ئاخر من لە ستۆدیۆکەوە دیارم ئۆکەی ئەرزم بە حزورت بەحسەکە ئەوەیە دەڵام ئێمە بە چ دەڵێن شوێن بۆ جگای دەڵێن کە توانین کاریگەریمان لەسەری هەبێ ئەڵحان ئێوە لەو جگایی کە هەن پێتان خۆش بێ دەتوانن بچن دەرگاکە بکەنەوە دەرگاکە بەستن دەتوانن گڵۆپەکان پێکەن گڵۆپەکان کوژێنەوە ینی کاریگەریتان هەیە لەسەری ئێمە بۆی دەڵێن حزور چون حزورمان هەیە لەو جگایی دەتوانین لەو جگایی کە تیداین شتەکان بگۆڕین دەستکاریان بکەین شتی باش بکەین شتی خراپ بکەین شتێک گوێران بکەین شتێک ئاباد بکەین هەر بەڵایش کە پێمان خۆش بێ دەتوانین بەسەر ئەو شوێنەی بێنین ئەو شوێنە فیزیکیە لە ئێستادا ئێمە تێداین بوونمان هەیە لەوێ عینیە دەتوانین بیبینین فیزیکەن دەتوانین لەمسی بکەین لە نێو سینەمادا ئێمە بەو شوێنەی دەڵێن هەر ئەو جگایی کە ئەمە پێم دەکوت دنیای چیرۆک یعنی ئەو کەس ئەو جگایی کە پاڵەوانەکان تێدا دەژین ئەو شوێنە کە لە نێو فیلمەکەیدا پاڵەوانەکان تێدا دەژین ئێمە لە پێشدا پێی دەڵێن شوێن دواتری شتێکی دیکەیە کە ناو ماتریکس ئەویش باز دەکەن ئەمە شوێن مامۆستا دوو جوورە شوێنێکە کە ئێمە تێداین
بە دوو حاڵەت تێداین لە حاڵەتی شوێندا یەک یا بە زۆرە ملی لەوێداین مەسەلەن تۆ تەسەورکەیەکێکیان بردۆتە ناو سجن ئەو کەسە بە زۆرە ملی لە نێو ئەو شوێنەیدا دەژی چی هەز دەکات بچێتە ناو سجنەوە چی هەز دەکات بچێتە ناو خستەخانەیەک چی هەز دەکات بچێتە ناو خستەخانێکی دەرونیەوە مەسەلەن چی هەز دەکات مەسەلەن دەست بەسەر بێت چی هەز دەکات بکەوێتە نێو ئەشکەوتێکەوە گیر بکات تێیدا یا بە زۆری ئەو شتیان بە تۆ یا بۆت هاتوتە پێشە یا کەسێک زەختی لێکردووی کە تۆ بچی ئەو شوێنەی لێوێ بژی جۆرێکی دیکەشمان لە شوێن هەیە کە ئەتۆ بە پێویست دەچینێ ئەو شوێنەیەوە مەسەلەن بۆ نمونە سیارەکەت خرا دەبێت تۆ دەوێت چی بۆ میکانیکێکی بچی بۆ لای فیتەرێکی ئەتۆ بە سۆڵەتی ئەتیادی قەت ناچی بۆ لای فیتەرێکی بەڵام ئەحان ئێستا مەجبوری بچی یا دەنا کەسێک ئیشێکی ئیداری هەیە ڕەنگە ساڵ دەفەیەک نەچێتە پەروەردە بەڵام ئێستا کە ئیشیشی ئیداری هەیە دەچێتەوێ ئەوە بە پێویست چۆتەوێ کەسێک نەخۆشە دەوێت بچێتە خەستەخانە پێخۆش نەخۆ لە خەستەخانە بژی بە پێویست چۆ پس ئێمە دەڵێن شوێن دوو حاڵەتی هەیە ئەو حاڵەتە یەکیان بە زۆرە ملی دەچێتە ناوی یەکیان بە پێویست دەچێتە ناوی دەنا خۆی لێلا دەدا وەک ژیانی احتیادی خۆمان وەک جادەکان وەک شەقامەکان کۆڵانەکانی کە تیاندا دێدڕین دەستگا حکومیەکان فرۆشگاکان ئەوانە شوێنێکن کە بە پێویستیان دەین دەنا لە نێو فیلمەکانیشدا مەسەلەن ئەو شتانە دەستەبەر دەکرێن بۆ نمونە کەمپی ئاوارەکان زیندانەکان سەربازگەکان گۆڕستانەکان ئەو شتانەی کە ئینسانەکان بە زۆرە ملی کەوتونەتە ناوی با نمونە بدەم چون ڕەنگە زۆر دەبێتە تئۆری و ڕێک ئینسانی هیلاک دەکات ئەگەر یەک دوو دانە نمونە فیلم باس بکەم بەتایبەت لە سینەمای کوردی ڕەنگە ئەو شتە بە جوانی دەرکرێت مەسەلەن هەمومان چیسەڵەکانی کاک بەهمەنیمان دیوە هەمووشمان ئاشناییمان هەیە لەگەڵی من دەمهەوێ ئەو شتە ئاوا باس بکەم ئەو شوێنەی کە ئەو مناڵانە یا ئەو فیلمە لەوێدا دروست دەکرێت شوێنەکە کەمپێکی ئاوارانە پڕە لە تەقەمەنی پڕە لە شتی خەتەر پڕە لە تووکەی تفەنگ و ئەملاو ئەولاوانە پڕە لە چوزانم تەقینەوە و شتی ناخۆش و ژیانی زۆر زۆر سەختی ئەو مناڵانە پڕە لە مناڵی بێ سەرپەرستوانە ئەوانە چن ئەوانە بەخۆیان چوونەتەوێ یان حەزیان کردو بچن لەو جگای بژین یا هەرو کەسانی کە هەر لە کەمپی ئاوارەکاندان خۆ بە کەیفی خۆیان نەچوونەتەوەوانە بە زۆرە ملی چوونەتەوێ چون شوێنێکی دیکە نیە مەجبور بوون چون لێوێش زندگی بکەن یعنی ئەو شتێک کە ژیان بۆ هێناونەتە پێشیە بە زۆرە ملی ئەوانەی بردو لەو شوێنەیدا سەقامگیری کردوون ئەوە شوێنێکە شوێنێکی یەکجار زۆر خراپە بە زۆرم لێ چوونەتە نێوێ هیچ هەستێکی خۆشمان لەگەڵی نییە و پێشمان خۆشە زوو لێ ڕاکەین بەڵام دنیای چیرۆکەکەیمەیە ئەسڵەن ئەگەر ئەو شوێنە نەبا چیرۆکەکەی کاک بەهمەنی هەر دروست نەدەبوو ئەلێرەدایە کە بەهمەن هاتوو دنیایەکی ساز کردو لەو دنیاییدا شوێنێکی دەستەبەر کردو لەو شوێنەیدا شوێنێکی خراپی بە زۆرە ملی ساز کردو کەسەکانی خۆی هاویشتۆتە ناو ئەو شوێنەوە بەس مامۆستا شتێکی کەشەیە گەل لێ جار شوێنەکان ئەو شوێنەی کە لە واقعا هەیە لە حەقیقەتە هەیە تێر نییە بۆ سیناریۆکە ئەو کاتە ئەبێ سیناریۆ هەستیا دەرهێنەر تێری بکات بۆ نمونە هیچ یەکێک لەو کەمپانی کە لە کوردستان هەیە ئاوان نزیک نییە لەو جێ مەترسیانەی کە مینی لێبێت بە ئەوە دنیای داستانەکەی ئاوا دروست کردو نەنە من مەبەستەکەم لە چی دێت خۆی هەر UN با بڵێن ڕێکخراوی یارمەتی با بڵێن نەتەوەی گیان ئەوان کەم دروست ناکەن لەو گیانەی کە جێ مەترسی بێت بەڵام ئەوی کاک بەهمەن بۆی چیرۆکەکە زۆر تێر و پڕ کاتوە ئیش بۆ مناڵەکان بدۆزێتەوە ئەوەی کە مینەهێنێ و دوایەوە کێشەکان گەورەترەکە و گۆلە ئاوەکە دروستەکە و ئەمانەی
هەموو بۆ دروست کردووە بۆ ئیزافە کردووە بۆ زیاد ڕەحمەت لە دیێن مامۆستاگەن ئەو شتێک کەمیش دەم هەیە بێڵم ئەوەیە بەوەی دەڵێن بۆ دنیای چیرۆکەکە چیرۆک دروستی کردو خۆی لە ڕاستیان نییە ئەوڵەن بە ئەمن پەرانتێزێک بکەمەوە کەوانێ ئێمە لە سینەمادا شتێکمان بەنێوی ڕاستی نییە سینەما هیچ وەخت ناتوانێت ڕاستی نیشان بدە سینەما لە باشترین حاڵەتیدا ئەگەر 100% بەرامبەری خۆی نیشان بدا بیهێوە شتێکی واقعی نیشان بدە دیسان ئەو شتە واقعەیە کە ڕوودەدا نییە یعنی لە واقعەتدا دەستکاری دەکرێت ئەگەر بیهێوە شتێکی زۆر زۆر ڕاستە و خۆش نیشان بدات تەنانەت کامرایەکی شاراوە دابنێ لە شوێنێکی هندێک شت تەسویر بکات دوای هەر ئەوە وەک شتێکی داکیومنت پێت نیشان بداتەوە حتا ئەوەش ڕاستی نییە ئەسە ئیشی سینەما نیشاندانی ڕاستیەکان نییە بە پێوەی کە زۆر کەس دەڵێن سینەما چاو و نازام تیۆری هەیە لەو شتانەدا بۆ دلیلی کە ئەتۆ کامرایەکت دانا مەساڵێکم و کامرایی کەم دامناوە ئێوە خەریکە سێری من دەکەن ئێوە چوزان لەو لای من چ دەگزرێ ئان دەزانین کەسێک ئەو دەستی من چ خەبەرە ئەو دەستی دیکە من چ خەبەرە لەسەر سرم چ خەبەرە لە ژێر لاقم چ خەبەرە حیت ئەتۆ بەشێک لە واقعیەت دەبینێت تۆ قەت ناتوانیت تەوای واقعیەت ببینی سینەماش قەت ناتوانێت تەوای واقعیەت بەمە نیشان بدە ئێمە وەختە خەریکین ژیانی کەسێکی نیشان دەدەین هەر زۆر بە داکیومنتی هیندێک شتەیەکی لی دەردەکەین هیندێک شتەیە کە بەلایەوە ناچین بەسا تۆ لە فیلمێکی داکیومنت دادیتوتە کەسێک بچێتە مەبال بچێت خۆی بشاتەوە بچێتە نێو مەسەلەن شوێنێکی ناجوورەوە نا یا مەسەن کاری دیکە بکە زۆر بە دەگمەن شتی وا دێتە پێشێ بۆ ئەوە بەشێک لە ژیانی ئاسایە و کەسەی نییە ئەی چۆن لێ هاتوتە دەرێ بەس ئەمە دەم هەیە ئەوەی بڵم ئەو شتێک کە جەنابەت کوتت ڕێک ئێمە داوێتە نێو دنیای چیرۆکەوە بەهمەن دنیای چیرۆکی ساز کردووە یعنی بزە بە تەواوی ئەو قسێکە من دەم هەوێ ئەوڕۆ بیکەم هەر ئەوەیە من دەڵێم بۆی کە بتوانین پاڵەوانەکانمان بیرۆکەی فیلمەکەمان بیرۆکەی چیرۆکەکەمان دروست دابڕێژین دەبێت بۆ پاڵاوانەوانەمان دنیایەکی چیرۆک ساز بکەین کە لە نێو ئەو دنیاییدا ئەوانە بەیەکەوە تەعامل بکەن هەرۆ شتێک کە دەڵێ ئەو کەسە بۆی کە بتوان ئەو مناڵانە پارەیەک دەربێنن دەچن ئەڵغام کۆ دەکەنەوە مین کۆ دەکەنەوە وانە دێ ئەگەر ئەمن ئەو دنیاە دروست نەکەم ئەو کەسانی من هەموو بێکارن هەرخۆی لە کەمپەکەیە بێکارە کەم کاری ڕەحمەت لە دینت هەموو بێکارن ئان چون خۆشیان بەوەیەوە خافڵاندۆ ئەوە چیرۆکمان بۆ ساز دەکات کۆکردنەوەی ئەو مینانە تەقینەوەیان کوشتنیان ئەوەی کە ئەو ئەڵغامانە ئامریکایەکان دێنە دوای چین دیپرۆشنەوە بە خودی ئامریکایەکان ئەوەی کە بووە لەسەر سنوورەکان لەسەر شوێنەکان هەموو جگایەک مینی لێیە ئەوە بخۆی دنیای داستانەکەی ساز کردووە ئەوە پەیوەندی بینی کارکتێرەکانی دروست کردووە مامۆستا دەرفەتێک مەدەی تێ برادران تێبینیانێ و برادێکشمان پرسیاریە بۆی لەگەڵمان بن بەسەر بابەتەکە تێنەپڕن هینەکەم دایانم کاک بابان حەمە ساڵە هەڵێت دەستان خۆش ڕوونکردنەوەکە زۆر لە جێ خۆیەتی بەڵام بۆ دەرهێنەر ئەگەر بۆی باز بکرێت پێم وایە بە پێی شارەزایی لێهاتووی دەرهێنەر دێتە بەرچاوی واتە دەرهێنەرێکی لێهاتوو باشتر فەزای گونجاوی بۆ دروست ئەکات ئەمە بۆچوونێکی کاک بابان بزانین کاک تەفاڕەوفیش بۆچوونێکی هەڵێ شوێنی دژ و شوێنی هۆگر هەیە کە ئەم شوێنە ململانێ و ڕووداوەکان تایە ڕوودەدەن چارەنووسی مرۆڤەکان دیاری دەکات ئەمە من تێۆرەکەم ماوە من بەڵێ تەواو نەکردەوە پرسیارەکەی برادەرەکەی تر یان وەڵامی ئەمە دەیتەوە نا بیڵە ئەویش بڵە تازە بە بزانین چییە بڵێ ئەڵێ چێ ڕۆڵی سەرەکی هەیە لە دەست نیشانکردنی شوێندا نووسەر یان دەرهێنەر فەرمووە ئەوە هەردکیان یانی لە پێشدا نووسەرە وەختێککە تو سناریۆیەک دەنووسی دیارە دەبێت ئەو دنیای بخڵقێنی دەبێت دنیایەکی وا دروست بکەی کە دنیای سناریۆکەی تویە ئەو کەسانەی کە خەریکن لە نێو ئەو دنیایدا دەژین تۆ دەیان بێنێ ئەو دنیایەوە تۆ پێشتر ئەو دنیایەت بۆ ساز کردوون من شتێکی زۆر سادە بڵێم بۆیە دەڵم مشکلەیمە لە لایمە ئەوەیە ئەمە بەداخەوە زۆر تەرکیز ناکەینە سەر شوێن یعنی کەمتر دەرهێنەرمان هەیە کە بیر لە توانای شوێن دەکات و جاوە زیاتر باسی دەکەم لە
درێژی قسەکانمدا کەسێک کە سناریۆ دەنووسەیە لە پێشتردا بە تایبەت ئەوانەی کە باسی دنیایەکی فانتیزیتر دەکەن باسی دنیایەکی تایبەتتر دەکەن مەسەن دنیای کافکایی مەسەن دنیای سوزانم سورئالیستی مەسەن دنیا هەیەکی ئاوا ئەتۆ ناتوانین هەر لە خۆڕە بینی کەسانێک بینی نێو ئەو دنیایەوە مەسەلەن ئەدەبیاتی پوچی دنیای خۆی خەڵقاندووە ئەبزۆردەکان سورئالیستەکان هەروەتر نازام دنیای ئەدەبیاتی مثل ڕەئالیسمی جادویی هەروەتر دنیای فانتزیا هەروەتر ئەوانە لە پێشدا دنیاکانیان ساز دەکەن دوایە کەسەکان داوێنە نێو دنیایانەوە بە پێی هەلومەرجی ئەو دنیایی بە پێی جوغرافیای ئەو دنیایی بە پێی قەوانین و کولتور و چوزانم ئەو شوێنە کە تێدا ئەو دنیای سازکراوەتەوە ئەو کەسانە دەچن تەعامل دەکەن هەرو میسالێکە حکام بۆ فیلمەکەی کاک بەهمەنی لێماندا دەڵێن کە لە پێشدا بەهمەن ئەو دنیایی ساز کردو لە مێشکی خۆیدا دوای کەسەکانی هاویشتە نێو دنیایەوە دەڵێت کە ئەڵحان تۆ هاتی نێو دنیای چۆن هەڵسو کەوت دەکەی لەگەڵ دنیای دەوروبەری خۆت ئەوە شتێکە کە لە حقیقەتدا ئێمە کەمتر نووسەرەکانمان بەداخەوە دەچن بۆ لای بیری لێ ناکەنەوە هەر دادنیشە دەنووسێ لەختە یەک ئەوە فلان مەسەن شوێن بەردرگای ماڵە چایخانە بۆچی چایخانە هەڵدەبژێری یعنی شوێن قاتە تووشی چایخانە هەڵدەبژێری من لە ساڵدا ئەگەر ئێغراق نەکەم زیاتر لە 100 دانە سناریۆ دەخێنمەوە چون ئیشی من جوورێکە کەم بخۆم ئەسەد سناریۆ نووسم و بەیسلا یەکی لەو کارانێکی ئێستا دەیکەم ئەوەیە کە سناریۆی خەڵک دەمخێنمەوە وەک مشاور ئیشم ئەوەیە یارمەتیان دەدەم دەڵام ئەو سناریۆ تو گرفتەکەی ئەوەیە باشەکەی ئەوەیە ئەلێرە دەبێت دەستکاری ئەو شتانە بکەیت ئەو شتێکە مشکلی هەیە ئەوانەیە زۆر جوانە ئەمن ئەوە بڵم لە زۆربەی ئەو فیلمانەی کە بەداخەوە دۆستە کوردەکانمان دەینووسن ئەگەر چایخانەش تێدانە بە ڕەنگە ئەو فیلمە هەر خۆش نەبێت دەزانەی دەبێت حتمەوەی تێدا هەرە چایەکەی مەس لەگەڵە بەس من پرسیارمەوەیە دەڵام ئەو چایخانە چه یارمەتێکی فکرەی تۆ دەدا مەسەن چۆن دەتوانێت یارمەتی فیلمەکەی تۆ بدات جا ئەوانە باز دەکەم ڕاست بە ئەو هینە تەواوکەم ئەو تیۆریە تەواوکەم پس ئەمن فعلەن دوودانە بەشم کتۆ یەکیان دەڵێم شوێنێکەیە کە پێی دەڵێن فەزاکە ئێمە هیچ کاریگەرێکمان نییە زۆرتر لە مشکماندا دەگوزارێ وەک شعرە وەک خوێندنەوەی چیرۆکێکە شتێکی ئاوایە کە دیارە بەکاری سینەمایە نایە چون سینەما ڕاستەخۆ ئێمە کەسەکان دەبینین تێدا یەکیش چی یەکیش ناومان ناوە هەر خودی شوێن کە دەڵێن بە دوو شێوەیە ئەو شوێنە هەرو جورەی کە فەزاژ هەم سمبولیک بوو هەم کێک هاتنی بوو شوێنش دوو جورە یا بە زۆرەملیە یا بە پێی پێویستە و بەشێکی دیکە هەیە کە من ناوە ماتریکس ماتریکس چیە ماتریکس هەمان شوێنە بەڵام ئیدی ئەتۆ ئەڵحانەکانە ئەلێرە نە بە زۆرەملی تێدای نە بە پێی پێویست تێدای ئەتۆ هەڵ دەبژێری هەڵێ بژێرێ کەسەکە بەخۆی هەڵدەبژێرێ من هەڵدەبژێرم کە لەو شوێنە بم فەرقی چییە فەرقی ئەوەیە کە ئەوی دیکە من هەڵم نەبژاردووە منیان خستۆتە ئێنەوە من یەکێک دەگرن یەکێک نەخۆش دەبێ یەکێک مشکلێکی بۆ ساز دەبێ لە شوێن بە زۆر تێداوێن بەڵام لە ماتریکسدا ئەوە ڕوونادا لە ماتریکسدا تۆ خۆت هەڵدەبژێری تازە ئەوەش بخۆی دوو بەشە یەکیان هەڵبژاردێکی زۆر ئەتیادیە یەکیان هەڵبژاردێکی زۆر بە سۆزە بۆ نمونە ئێمە مەسەلەن لە سلێمانی دەردەکەوین دەچینە شارێکی دیکە و دووسێ ڕۆژان لەوێ دەبین و دێنەوە هەر هاتینە تاسو و جوانە دڵێن بەخوا هیچکو نابێتە سلێمانێکی خۆما حیاتە حیات بۆچی چون ئێمە شتێکەیە کە لە نێو تیۆریەکاندا پێدەڵم پێدەڵم حسی مەکان یا حسی شوێن ئەو شتەیە کە ئەمە پەیوەندێکی دڵیمان لەگەڵی هەیە ئەوەندە پەیوەندی دڵیمان هەیە لەگەڵی کە هەست بە شتێکی خۆش دەکەین وەک ماڵ ئینسان هەست بە شتێکی باش لە ماڵدا دەکە تۆ ڕەنگە 6 ساڵ 70 ساڵە تەمەم بێ بەڵام وەختی بە کۆڵانیشدا دەڕۆیت کە ئەو جێگایە بۆ کە تۆ تێیدا بە دنیا هاتووی دەڵێ من ئەنەو ماڵیدا بە دنیا هاتووم هەستێکی خۆشم هەیە پیرێژن و پیرۆپیاو هەیە دیارە زۆر زەحمەتە بۆیان لە ماڵە کۆنەکانی خۆیاندا بژین بەڵام پێیان دەڵێ هەستە وەرە شوقێکم بۆ گرتووەرەوێ دەڵە وەڵام نایە منێ شوقەوە من بێ منێ شوقەوە دەمرم من لە ماڵە خۆمدا ژیام لە ماڵە خۆشمدا دەمرم
من لێرە هاوسام هەیە من لێرە کەس و کارم هەیە چوزان فلان لێم گەڕن لێرە مرتاحم بەڵام واژنێ یعنی ئاهاکانە بە پێی تەمەن ڕەنگە ئەو شوێنە کۆنانە بۆ کەسانە گونجاو نەبن بەڕاستی بەڵام چ شتێکە کە ئەوانە هاندەدا ئەو شوێنە بەجێ نێڵن ئێمە بەوەی دەڵێن حسی شوێن یعنی ئەو شتێک کە تۆ وابەستە دەکە چا مثالێک لێ دەدەم لە فیلمەکەی یۆڵمازگۆنایدا یۆڵ ئێمە دەبینین یەکێک لەو پاڵەوانانە کە دەچێتەوە دیاربەکرێ لە زیندان ئازاد دەبێت دەچێتەوە دیاربەکرێ کە دەگاتەوە گوندەکەی خۆی زەمینێکی زۆر خۆشی سەرسەوز و سەگێک دەبینێ بەلایدا دێ و دووسێدانە ئەسب ڕادەکەن و دنیایەکی زۆر خۆشی یوتوپیایی بۆ سازکراوە چوزام زۆر حەستێکی عەجیب و غەریبی هەیە دادەنیشێ زەوەکەی ماز دەکەن بۆچی؟ چون پەیوەندی هەیە لەگەڵ ئەو شوێنەی ئێمە بۆ جورە شوێنان دەڵێن ماتریکس ینی شوێنێک با من نمونەیەکت بۆ بێنمەوە مامەسای هەر باسی ئەو شوێنت کرد لە فەزایە بەڵێ من لە ماوەی لە سەفەرێکمە ڕێیەک لە بین لۆس ئەنجلس و لاس ڤێگاس دەیەکە بوو دەیەکە غەریب بوو حەزم کرد بچمە و دێ بیبینم لە 1970 ئەو دێ ئاوەدان کراوەتەوە دوایی لە 2001ەوە نەماوەیەک پیرێژنێکی تیابوو نەمابوو ئیتر بەڵام پاراستە بوویان وەکو حکوومەتی وڵاتە وەکو ئەو شارە ئەو جێگەیە ئەو دییان وەکو خۆی بە هەموو شتەکانیەوە پاراستە بوو چونکە سەرچاوەیەکی ئابووری گەورەی وڵاتیش بوو اینجا من چوین بۆ دێ ئەوە نەگەرم بوو هەستم بە گڕە کرد گڕا هەوایەکی گەرمەکە لێتەدا کە ئەو گڕێ لێیدام یەکسەر من چوومەوە بۆ کەرکووک بۆ لای ماڵی گوندەکانی ئەو گوندەی باوکم و باپیر بڵێن مامەکانم لی گەورە بووبوون و بە مناڵیە چوون بۆ گوندە هەستم بەو گڕە کرد هەستم بەو دێیە کرد ڕەحمە لە دێن ینی ئەو شتە لە لای جنابەت زیندوو بۆتەوە تازە بۆتەوە ئەوەت گرتووە چا خودی ماتریکس بخۆی ئەوی شەر ئەرزم کردی دوو جۆرە یەکیان ئەوەیە مەسە ئێمە ماڵە خۆمان پێخۆشە ناو بازارمان پێخۆشە مەسەن سەهۆڵەکە یعنی کەسێک کە لە سلێمانی بەسەرشی سەهۆڵەکەینەدا ئێوارانە زۆر خۆش نییە بە تایبەتەوانی کە بڕێک گەنجترن هندێک شوێن هەیە کە ئێمە پێمان خۆشە بە بەردەوام چین چایخانەی شەعب شوێنێکی شوێنێکە پێمان خۆشە هەڵی دەبژێرین دەچینەوێ بەڵام من دەڵێم ئەو هەڵبژاردنەش هەڵبژاردنێکی باشی تێدایە هەڵبژاردنێکی لە خۆبردوویی تێدایە چا بەشی دووەمی ئەو شوێنەیە یعنی ئەو ماتریکسە نیشتیمانە شوێنە پیلۆزەکانە شوێنە نەتەوەیەکانە بۆچی کەسێک دەچێت بە وڵاتی خۆی بە شەڕدێ بۆچی پێشمەرگێک دەچێت گیانی خۆی فەدا دەکات بۆ یەکە مەسەلەن وڵاتی خۆی پارێزێت سەربازێک لە وڵاتێک ئەو کارە دەکات بۆچی ینی چۆن ئینسان بیر دەکاتەوە کە حازرە گیانی خۆی بەخت بکە بۆ وڵاتەکەی خۆی لە هەر وڵاتێکی فەرق ناکات کە سەر وڵاتێکی کە تێیدا دەژی و هەستێکی بۆی هەیە چا ئەو شوێنە بۆی پیرۆزە بۆی نیشتیمانە شوێنشی سەرکەوتویە یا شوێنە ئاینەکانی ئەو کەسانەی کە مەسەلەن لە ئێران هندێک ئەو دەم کە شەڕ بوو هندێک کەسە بوون کە دەیان ناردن پێیان دەکوت مدافعینی حەرەم کە هەڵدەسا چوو سووریەی دیفاعی لە مەسەلەن شوێنە پیرۆزەکانی سووریەی دەکرد لە ئێران ڕا هەڵدەستا دەچووێ بۆچی چون ئەوە لە لای خۆی پێویستی بە لێخۆ بردوویەکە بوو وایە بەتایبەت هەر لەو شەڕی داعشیدا ئێمە شتێکی زۆر جالب بوو پێ بڵم ئەوژەوەی کە داعشێکی لەو شتانەی کە گرفتی لەگەڵی هەبوو هەرو شوێنانە بوون یعنی ئەو شوێنانەیە کە بۆ کەسێکی دنیایەکی دەخڵقاندەوە کە ئێمە هەستێکی نەتەوایەتیمان پێ هەبوو وەک شوێنە کۆرەکانی کە مەسەلەن چوو ڕۆماندی وەک مەسەلەن ئەو جگانەی کە مجەسەمەکانی بودای کە خەڵک ئێعتقادیان پێبوو لە ئەفغانستان ڕوخاندیان لە نێو موسڵ داشتیان ڕوخان لە نێو زۆر جگای دیکە وێرانکاریان بەدیهێنا ئەو شتە ئاسەوارە کۆنانیان داڕمان بۆچی چون ئەوە پێگەی پەیوەندی ئینسانەکان لەگەڵ مێژوی خۆیان بوو ئەوە شوێنە پیرۆزەکان بوو وانە کەشمانەیە هەر لە ماترێکسا بەشێکی کەشمانەیە کارکتەر کاتێککە نووسەر سیناریۆکە داڕێژێ
وا لەواکە کارکتەرەکە ڕابکات مەسەلەن بە دوای جیەکە بگەڕێ خۆی تیاداڵ دەبدا یاخو ئەوی تر ڕاوی ئەنێ بۆ جیانە ئەگەڕێ کە ئەزانێ ئەو خۆی تیا شاردوتەوە تیا داڵدەداوە واتە ئەوانە دەتوای هەم بەرامبەرەکەیان ئێمە لەنێو چیرۆکدا معمولە قارەمانێکمان هەیە و دژە قارەمانەکە پاڵەوانێک و دژە پاڵەوانێکەیە بەڵام بۆ کەسانەی کە ڕەنگە بەسەن کەمتر فکریان لەو شتێک کردێت و پاڵەوان بەمانای وای نێ زۆر پیاوی چاکە ئێمە پاڵەوانمان هەیە زۆر سەگ و سەگ بابە یعنی پاڵەوانە لە نێو چیرۆکێکیدا بەڵام ئینسانێکی باش نییە ئەوە بەمانای بەیسلا نەگەتیڤ و پۆزیتیڤ بوونی ئەو کەسایەتیە نییە پاڵەوان کەسێکە کە شتێک لە نێو چیرۆکەکەیدا بەدی دێنێ یعنی دیاردێک ساز دەکە ئێمە لە نێو هەموو چیرۆکێکدا دنیایەکی سافمان هەیە دنیایەکمان هەیە کە هەموو شتێک ئارامە تێدا یەک دەفعا شتێک ڕوو دەدا یا کەسێک ئیشێکی دەکا کارێکی دەکا ئەو دنیایە تێک دەچێ ئەو دنیایە تێک دەچێ لەبەروێ کە ئەو دنیایە نەزمەکەی تێک دەچێ شتەکانی تێک دەچێ چیرۆک بە وجود دێ شتێکی دەدا پێی دەڵێن پاڵەوان هەر کەس ئەو نەزم و تەرتیب و ڕێکوپێکی دنیای داستانی تێکدا شتێکی تازەی دروست کرد ئێمە پێی دەڵێن پاڵەوان جا ئەو دنیایانەی کە ئەمە هەم باسم کردن دەم هەوێ ڕێکی دیکەش تێۆرەکەم بکەمەوە جا دوایە بە پێیوەی هەم جۆ دەدەم بە پرسیارەکە هەمووی کە بە بەردەوامی میسالتان بۆ لێ دەدەم بۆی کە بزانین کە لە سینەمای کوردیدا ئێمە ئەوانەمان چۆن بەکارهێناوە یعنی ئەوە بنەمایەکمان داناوە بۆی کە لەسەر ئەو تیۆرەیە ئێمە بتوانین هێندێکیش بکەین چا لەنێو نامهەوێت زۆر بیکەمە شتێکی ئاکادمیکوانە دەمهەوێت بڕێک بە زمانێکی سادە بیڵم بەڵام هیندێک نێو هەیە کە مەجبوریم بڵێن ئێمە دنیایەکی زۆر باش دەناسی پێی دەڵێن یوتوپیا یا ئوتوپیا ئەو دنیا خیاڵەیە کە حەز دەکەین تێیدا بژین زۆر خۆشە زۆر ڕێکوپێکە زۆر باشە هەموو شتێک تێیدا مەزبوطە پێی دەڵێن ئوتوپیا وەک بەهەشت وەک جگایش کە دەمان هەیە بچینەوێ وەک جگایەکی زۆر باش دنیایەکمان هەیە بەرعەکسی پێی دەڵێن دیستۆفیا دنیای وێرانە دنیایەکە کە هەموو شتێک تێیدا خراپە یعنی مەکانەی دیوانە ینی شوێنە هەموو شتێک لەو دنیایدا خراپە وەکو فیلمانی کە نیشان دەدا تەواوی دنیا ڕماوە چوار کەس ماونەتەوە ئاخری مناڵ قەرار وایە بە دنیا بێ چەند کەسێک هەوڵ دەدەن کە و منداڵە ئاخرین بە شەرە ماوەتەوە حتمما بە جوورێکی ئەو دنیاە دروست بکرێ نازانم لە ئاسمانەوە هیندێک خەڵک هاتوون دنیای وێران کردو ویش کە ساڵی هاتۆ هەموو شتێک خراپە بۆتە جەهەنەم یعنی ئەگەر بم هەوێ بە زمانی خۆمانە بڵم ئوتوپیا بەهەشتە دیستۆفیا جەهەنەمە باش بەڵام ئێمە شتێکمان هەیە کە فۆکۆ میشیل فۆکۆ باسی دەکات پێی دەڵێ هێترۆتۆپیا چییە هێترۆتۆپیا نە یوتوپیایە نە دیستۆفیایە لەو ناوەندەیدا گیری کردو ئەگەر ئاوا بڵین بۆی کە ئاسان بێتەوە ئەگەر ئۆتۆپیا بەهەشتە دیستۆفیا جەهەنەمە هێترۆتۆپیا بەرزەخە یعنی شوێنێکە کە ئێمە تێیدا گیرمان کردو شوێنێکە کە بە پێی پێویست تێداین یا بە زۆرە ملی تێداین هیچ هەستێکی خۆشمان پێینێ بەڵام تێداین ڕاوز بە میسالێکی زۆر خۆش لێدەم زۆر ئاسانی کەمەوە ئێمە گەنجەکانمان هەڵدەستندیان هەیە بچنە ئوروپایە مەهاجرەت دەکەیدی دەچن لە وڵاتی خۆیان هەڵدەستن بە پێیوەی کە لە ئوروپا ژیانێکی زۆر خۆش و سەرکەوت و پیرۆزمان دەبێت یعنی ئوروپا بۆوان ئۆتۆپیایە ئەو بەهەشتەیە کە قەراوایە ئێمە بچینە ناوی لێوێ کارمان هەبێ ژیانی سەربەخۆمان هەبێ ڕاحەت قسە بکەین ڕاحەت تەعامل بکەین ژیانێکی زۆر باشمان هەبێ ئەوە ئوتوپیایە لە مێشکی گەنجەکەی مەدا نە گەنج ڕەنگە بە ساڵات چووشەر ئەو فکرە هەبێ باشە بۆچی لێ هەوێ بڕە چون لە دیستۆفیادا دەژی بۆ چون لە جەهەنەمێکدا خەریکە دەژی مەسەن لە سووریەیە شەڕە کوشتنە نابودبوونە ئاوارەبوونە بێپووڵیە فەقیریە خوێن ڕشتنە ئەو شتانە هەیە پس لە جەهەنەمێکی
کە پێی دەڵێن دیستۆفیا کەسێک دەیهەوێ بچێتە بەهشتێک کە پێی دەڵێن یوتوپیا. بەڵام ڕاستەکان چ بەمە دەڵێن؟ ڕاستەکان دەڵێن بەڵێ ڕەنگە ئوروپا بە پێی ئەو جەهەنەمە دیستۆفیایی سووریە و نازام ئەملا ئەولا وڵاتانی دراوسێ واقعان بەهشتێک بێ، بەڵام ئەو شتێک کە لە ئەمری واقعدا ڕوودەدا هێترۆتۆپیایە. ئەیە هەموو عالەمەی دەچن سواری بەلەم دەبن، گیر دەکەن، دەمرن، دەکوژرێن، تازە دەگەنە بەر دەرگاکانی ئوروپایە مەرزەکان سنوورەکانیان لێدا دەخەن، زۆر هەڵس و کەوتی ناجووریان لەگەڵ دەکەن، تەنانەت ساڵیان دەبێت لەوێ بمێنەوە هەتاکو وەک کەسێکی وەریان بگرن. هیوایە زۆر کەس ساڵای ساڵە لە ئوروپایش زندگیەکە ئێستاش بە هەند وەریان ناگرن، ئێستاش هەر وەک بیانی سەیریان دەکەن، وەک کەسێکی کە لە ڕەش سەیریان دەکەن، یعنی دیارە ئینسانی نژاد پەرست و شتیوا هەیە. جا ئەو دنیایی کە یەک دانا کۆچبەر دەیهەوێت لە جەهەنەمەکەی خۆی هەڵەیە بچێ بۆ بەهشتەی، بەڵام لەو ناوەندەیدا گیر دەکا، ئێمە بۆی دەڵێن هێترۆتۆپیا. پس یوتوپیا، هێترۆتۆپیا، دیستۆفیا، بەهشت، دۆزەخ، جەهەنەم. لەنێو ئەو تیۆرەی مندا، لەنێو تیۆرەی کە من باسم کردووە، ئێمە وەختێک باز لە فەزا دەکەین، ممکنە ئەو فەزایە هەم یوتوپیا بێ، یعنی هەر ئەو بەهشتە بێ، هەم دەتوانێت دیستۆفیاش بێ، یعنی جگایەکی زۆر ناخۆش و دوورگەیەکی لە بین چوونەوانە. بەڵام لە هەموو جێگایەک فەزا زۆر بەکاری سینەما نایەوە، بەس بۆی کە تێورەکەی پێتەکمیلکەین. سینەما زۆرتر تەرکیز لەسەر شوێن و ماتریکس دەکات، چون ئەوی دیکە ئەدەبیاتە، پاڵەوانەکانی سینەما دەبیندرێن، دەژین لە نێو دنیای چیرۆکەکەی خۆیاندا. پس ئێمە لەگەڵ شوێن و ماتریکس سەرکارمان هەیە. شوێن بە هەموو لۆجێکی خۆیەوە هەمیشە هێترۆتۆپیایە، یعنی هەمیشە دۆزەخە، هەمیشە جگایەکی خراپە یا تۆفیرێکی نییە بۆمان. ئەگەر خراپیش نەبێ باشیش نییە، یعنی هیچ نییە، یعنی هیچ حسێکمان پێ نییە. بەڵام ماتریکس هەمیشە و دایم ئۆتۆپیایە، هەمیشە یا باشە یا زۆر باشە، یا خۆمانی فەدا دەکەین یاوەی کە زۆر هەستێکی خۆشمان پێ هەیە. ئەوە شتێکە کە هاکانە پێم وایە توانیم شتێکی بۆ دابڕێژمەوە، یعنی بڵێم کە ئێمە وەختێک باز لە فیلمێکی دەکەین، باز لە چ شتێکی دەکەین، باز لە شوێن دەکەین، باز لە چ شتێکی دەکەین. هەتاکو ئێرە من ئەو تیۆریەم تەواو کردو، ماوەتەوە کە ئێمە بەحس و مناقشە بکەین، من مثالەکان لێ بدەم و بڵێم کە سینەمای کورد ئەوانەی چۆن نیشانداوە، چۆن بەکاری هێناوە، ئەسڵ بەکاری هێناون، ئەگەر بەکاری هێناون بە عەقڵێتەوە بەکاری هێناون یا بە سوتفە بەکاری هێناون. کام فیلم توانیوێت ئێوارە باش بەکاربێنە، کام فیلم نەیتوانیوە. ئەگەر کەسێک پرسیارێکی هێتا کۆمیش هندێک ئاو دەخۆمەوە و مەودایەک دەدەم بە خۆم لە جۆم لێە. بەڵێ برادران، ئەگەر پرسیارتان هەیە شتێکتان هەیە بینوسن، بەڵام با من پرسیارێک لە مامۆستا بکەم یا ڕوونکردنەوەیە کە دەم و بۆی مامۆستا زیاتر بکەوێتە سەر ئەو چەمکە باسی لەسەرکە. مامۆستا تۆ لێرەسە باسی یوتۆبیات کرد، با بڵێن هەشت و جەهەنەمەکە لە خەیاڵی زۆربەی میلەتی ئێمەیە چوونە دەرەوە بەهشتە، وا هەستەکەنم وڵاتانە کە ئەڕۆن بۆی بەهشتە، یان ئوتۆپیایە بۆیان. بەڵێ من بۆ خۆم وابوومە، بۆ نمونە با لە خۆمەوە نەڵێم باسی کاک بەهمەنکەم، بەهمەنی قۆبادی. من لە بەرنامەیەکی تەلەڤزۆنە بینیم لە چاوپێکەوتنێکا بوو، وابزانم دوایین چاوپێکەوتنی بوو، وتی ئەڕۆم بۆ ئەمریکا ئەڕۆم. لێرەوە من هەستم کرد ئەو لە خەیاڵی خۆیە ئەو بەهشتەی دروست کردەوە یوتوبیایە، بەڵام هەستم پێ کرد، بەڵام لەو کاتە دەستم پێ بگەشتایە، دەستی ماچە کردم وت کاک بەهمەن مەیە، چونکە بووە ئەمە ناڵێم ئێرە بەهشتەوە ناشڵێم جەهەنەمە. ئێستا هەنێ برادەر لەم وڵاتانن لەوەی ئاگایان لەم مەسەلەیە، ئێرە نامۆبوونە، نە بەهشتە نە جەهەنەمە، بەڵام نامۆبوونە، ئەکەویتە جێژاوی نامۆبوونەوە، ئەکەویتە ئەوەی لە خەیاڵی خۆمانە هەمومان دروستمان کردو بۆ بچینە دەرەوە وا ئەکەین وا ئەکەین وا ئەکەین. من بۆ خۆم وابوو، بەڵام کە هاتم ئەگەر وەکو ماتریکس هەوڵم بۆ نەدایە، ڕام نەکردایە بەدوایە، بەردەوام بەدوای ئەم چارەسەر و ئەو چارەسەرە نەگەڕامایە،
نەم ئەتوانی ئێستا لێرە من پێگەیەک بۆ خۆم دروستکەم بەڵام پرسیارەکەم ئێستا لێرە ئەوەیە تۆ لەوەیە ئاگاد لێبێ کاک بەهمەن ئێستا لە کوێ و چی کرد ئایا لەو نامۆبوونە نییە لەو ئیخترابە نییە کە مارکس باسێکە و کە برێخت باسێکە تایاون بووە ئەوە چەند ساڵە کاک بەهمەن هیچ ئینتاجێکی نییە ئەگەر ئەو کەسانەی کە مەهاجرەتی دەکرد نە هەر بۆوی هەر زۆربەی بۆ زۆر بە منەوە بۆ نمونە بۆ دێتە پێشە بەداخەوە من دەڵام هەمیشە برد لە شوێنی خۆی قورسە کە وەختێک لات بردیدی تازە قورسایەکەی بەداخەوە نامێنێتەوە یعنی ئیشکردن بەڕاستی بە خۆشت چاکتر دەزانیت تۆ لە وڵاتانی دیکە دەژی ئیشکردن لە وڵاتی دیکە ئەوەندەش ئاسان نییە بەڵام زۆر کەسیش بە پێی ئەمری واقع دەکەوێتە نێو ئەو شوێنەوە ینی جاربارە تۆ حیز ڕگایەکت بۆ نامێنێتەوە مەجبوری ئەو شوێنانە بگری بەر لەبەرەوەی ئەو مەسایلە هەیە من فەرمایشەکەی جنابتم بە تەواوی تێگەیشتم دەزانم دەڵێ چی بەڵێ ئەو شتانە بەداخەوە ڕوودەدا لە لای مەش بە پێی یەکدانە ئۆتۆپیا دەمان هەیە بچین ژیانێکی باشتر ساسکەین بەڵام دەکەوێنە ناو نامەتێکی دیکەوە کە ڕەنگە بۆ هەموو کەس باش دەبێت بۆ هیندێکیش کەسیش باشە بەڕاستی دەکەونە نێو ئۆتۆپیاکی خۆیانەوە یانی لە دنیای خۆیاندا خۆب کەس پرسیاری لە بوو مامۆستا وڵاهی بزانم کاک هەوراز مەحەمەد بزانم بۆ چوونە پرسیارە بیخنمەوە ئەڵێ دەست خۆش بۆ بەڕێز دکتۆر خەسرە و بۆ ڕوونکردنەوەی باسەکەی ئایا لە سینەمای کوردیدا سنوور یان کەمپ یان ئەو جێگایانەی کە نابنە شوێنی ڕاستەقینە بۆ ژیانی حەقیقی کارەکتەرەکان بەڵام لەوێدا بە پێی کەلتوری خۆیان فەزاسازی دەکەنەوە وەک ئەوەی ئەو شوێنە بکەنەوە بە نیشتمانیان شوێنی ڕاستەقینەی ژیان ئەمە چۆن شیکار ئەەکەیت دەیقەن هەر ئەوەیە یاری منیش دەمهێوە ئەو شتە بڵێم من دەمهێوە بڵێم لە نێو هیندێک لە فیلمەکاندا ناسینەوەیەکەیە کە تۆ وەختێک ئەو شوێنانە دەبینی بەبێ ئەو شوێنە ئەسەن ئەو فیلمە هیچ مانایەکی نێت تۆ تەسەور کە فیلمێکی وێستێرن سەیر دەکەی هەنجابەکەی کاکەورازش دەدەمەوە بەڵێ فیلمێکی وێستێرن سەیر دەکەی تۆ ئەگەر ئەو کێ و دەر و دەشت و بیابان و شتێکە بۆ فیلمی وێستێرن وجودی هەیە لە نێو فیلمەکەی دانەبینی حەز بە شتێکی خۆش ناکەی هەز دەکەی ئەو شتە شتێکی کەمە یانی مانای ئەو فیلمەی بە پێی ئەو شوێنێک کە تێیدا ڕوودەدا ئێمە دەیناسینەوە ئەسەن یەکێک لە زۆر شتە گرنگەکانی ئەوانە مەسا ئەو فیلمە وێستێرنە کابۆیانە لە حقیقەتدا ئەو شوێنیانە کە تێدا ڕوودەدا دێهاتێکی بە چێو دروست کراوە و نازام هیندێک خەڵکن خەڵک دەکوژن ئەسلحەیان پێ بەسەر تفەنگیان پێ لێکتر دەدەن و ئەسپیان هەیە و ئەو شتانە دەزانین دنیای چیرۆکی وێستێر ئاوا ساز کراوە یا مەسەن دنیای سینەمای نوار سینەمایەکی تاریکە زۆرتر لە شارەکان لە کەلێن و قوشبن و ئەملاو ئەولا و شتیوە ئەو دنیایانە ساز دەبێتەوە دیارە هەموو شتێک مافیایە هەموو شتێک ترسناکە هەموو شتێک هەستێکی زۆر ناخۆش بە پیادەدا هەموو شتێک لە تاریکیدایە ئێمە ئەو جوودە فیلمانانش یانی بە پێی ژانر لە ڕێی شوێنەکانیان دەیان ناسینەوە زۆربەی فیلمەکان بە پێی ژانر لە ڕووی شوێنەکانە دەیان ناسینەوە لە سینەمای کووردا چ ڕوودەدا سینەمای کووردا ئەسڵەن جوغرافیای کوردی بە پێی دابەشبوونەکانی بەشێکی زۆر کەوتۆتە سەر سنوورەکان هەرچەند قسە ئەوەیە کە و سنوورانە نابێ بمێنەیە بەڵام ئەو کەسەی کە لێوێ دەژی مەسەلەن زۆربەی فیلمەکانی کوردی هیندێک دیمەن نیشان دەدەن کە جوورێک بۆتە ماتریکس مەسەلەن کێوی بەرز نیشان دەدەن کێوی بەفراوی نیشان دەدەن دنیایەکی خۆشی مەسەلەن سەرسەوز نیشان دەدەن کوردستانێکی دڵگیر و جوان و ئەوە نیشان دەدەن ئەوە نەوە ئەگ ماتریکسە کە دەهەوێت بڵە وڵاتەکەی من ئاوایە چا سەیری کە ئەو شتانە هەیە بەعکسەوە وەختێک دەهەوێت بڵێ ئەمن وێران شارێکم هەیە ئەو شتێک کە تێیدا دەژیم شتێکی زۆر زۆر وێرانە دەچێ وەک بەهمەنی فیلمەکەی مەسەلەن حەد لەو شوێنەیدا دروست دەکا بەڵام ئەو شوێنەی بە شوێنێکی وێران نیشان دەدا هەر وەک چی سەڵەکان وەک مەسەلەن کاتێک بە سەرخۆشی ئەسپەکان چا ئەو شوێنەی کە بەفرە چیەوە فلانە زۆر جوانە نیشانەی کوردایەتی و نیشانەی پاکی ئەو شتانەیە
زمانێکی وەختێک کابرا ئەسپەکەی لێ دەکەوێت مەسەرەن بۆ کاتێک بۆ سەرخۆشی ئەسپەکان ئەو کەسە لێوێدا گیر دەکات ئەو بەهەشت لێ دەبێتە جەهەنەم یا لە فیلمەکەی یۆلمازدا هەرو جگایە کە بەنێو بەفرەکەیدا دەڕۆن بەفر نیشانەی پاکیە نیشانەی خاوێنبوونەوەیە وەختێک کە سەیدۆ ژنەکەی دەستی ژنەکەی دەگرێت دەیباتەوە کە بیبات بەسلا بۆ ماڵەیە لە ڕێگایە ژنەت دەمرێ و ئەسپەکەش بە قەولی معروف دەمرێوانە لە پێشدا ئەسپەکە دەکوژێت دوای ژنەکەشی لێنێ و ئەو هینەیدا تێدا دەچێت جان ڕقە بێتەوە ئەوە بەفر لە لای کورد نیشانەی پاکیە نیشانەی خاوێنبوونەوەیە نیشانەوەیە هەموو پیسەکان دادەپۆشێ یانە تۆ بەغێرە شتێکی پاکی سپی هیچ نابینی ئەوانە زۆر بەهمەری زۆری بەکاری هێناوە هەر بۆ مانای بەڵام یەکەم کەس کە ئەگەر بڵێن وەک شتی مێژووی بەکاری هێنابێ وەک بەکارهێنانی یەکەم بار بەکاری هێنابێ یۆلماز گۆنایە کە لەنێو ئەو فیلمەی یۆڵدا زۆر باشی بەکارێنەوە لە ئێران سێ جێگەشانەدا مامۆستا لەوێ لە فیلمی ئێڵا سێ شوێن شاری دیاربەکر پێشانەدا بە هەموو کێشەکانیەوە کە مناڵەکان چۆن ئەژێن چۆن جگەرا کێشن ئەو چەرمەسەری کە لە ناو دیاربەکرا هەیە و با بڵین سەر سنووری ڕۆژاوە کە سەوزایی و دەشتەکەی و کە کوڕەکە ئاگەڕێتەوە بۆ دیەکەی خۆیان و هەروەها سەیدۆش کاگەڕێتەوە بۆ ناو بەفر و بۆ ئەو ژیانە سەختە و پاکبوونەوە جاوەرە مامەستا بەڵێ من هەر لەو شتانێک کە جەنابەت کوتت تیۆریەکەی خۆم هەر لەسەروەی پیادە دەکەم باشە هەر لەسەروەی پێتان دەڵم کە مەبەستم چییە ئەوەڵ باشی سەیدوی بکەین لە ئێرانەیە چیرۆکێکەیە پێ دەڵێن سیاوەش چیرۆکی سیاوەش چییە دیارە تۆمەتێک لە سیاوەشی دەدەن دەڵێن سیاوەش ئاوەکارێکی بنعەتی کردو و خراپەی کردو و فڵانوانە سۆندی دەدەن بۆی کە بتوانن سیاوەشی سۆند بدەن پاک بێتەوە پێی دەڵێن دەبێت بەنێو ئاگردا بڕۆی ئەگەر وەک ئیبراهیمی وەک حەزرەتی ئیبراهیم چی لە دەکەن حەزرەتی ئیبراهیم بەنێو ئاگردا دەڕوا بۆی کە پاک بێتەوە وانە کە وەختێک ئاورەکە بۆی سڵامەت دەبێت دێتە دەرە هەموو باوەڕ بەوەی دەکەن کە نا ئەو ئینسانێکی پاکە چون ئاگرنەی سووتان هەر ئەو چیرۆکە دینەیە هاتۆتە نێو فەرهەنگی ئێرانیەوە شتێکیان پێ ساز کردو بەنێوی داستانی سیاوەشیش هەرە و کاری پێدەکەن سۆندی پێدەخۆن سۆند خواردنەکەشی خواردنەوەی ژەهرە خواردنەوەی هێنە و لە ئاگرڕەت بوونە وەرن سەیدۆی مەش خەریکە و کارێ دەکا من نامهێوە شتی دینی بڵم ها نامهێوانە وەک یەک دابنێم بەڵام ئەلێرشدا زەینە دقیقەن وەک کەسێکێک کە تۆهمەتی زنا و شتیوای لێدراوە سەیدۆ پاچی دەکاتەوە پاچی دەکات بەنێو ئاورێکی دادەبا نایکوژێ پێ دەڵە بیکوژە دەڵە نایکوژم با بە خۆی پاکاتەوە من کارێک کەسێک نیم کەەوە بکوژم ئەو کەسەی لەجار لەنێو ئاگردا لایبا کە پاچی کاتەوە بەنێو بەفردا لای دەبا بەڵام ئەو کەسە چون گوناهاکەی کردووە دەرناچێ وەک برایم و وەک سیاوەش بە سڵامەت دەرناچێ لەنێو ئەو ئاگرەیدا دەمرێ ئەو ئاگرەی کە بۆمە جۆرێک مانای سمبولیکی هەیە نیشانەی وڵاتەکەمانە نیشانەی ئەو شتانەیە کە ئێمە تیدا دەژین ژینگەکەمانە بەفر لەنێو سینەمای کووردا زۆر ڕنگدانەوەی داوە هەمیشەش ئەرزم کردن بەو مانایش بەکار هاتوو کە هەویستی تیشتە پیسەکان بشارێتەوە هەروەش مەسلەی سۆز و سەرماکەی نییە مەسلەی شاردنەوەیە مەسلەوەیە کە دنیایکی ساز دەکا بەڵام هەچی گەندەڵیە دیشارێتەوە ئەو ژنە ناتوانێت لەو ئاگرەی بگزەرێ چون پاک نەبوو بزانە بە چ تەمسیلێکی جوان ئەو شوێنە بەکاردێنێ بۆی کە نیشان بدا شوێن دەتوانێت چەندە کاریگەر بێ لەسەر جێڕانەوەی چیرۆکێکی یەک شت دیکە جەنابەت باسی بەشی ئاخریت کرد کە من پێشتریش بخۆم ئاماژەم پێ کرد من نێوەکەیم لەبیر نەماوە پاڵەوانێک کە دەگەڕێتەوە دێتە دیار بکرێ کە دەگاتە ئەوەڵی دیار بکرێ دیارە جێوێکی زۆر خۆش مۆسیقایەکی خۆش ساز دەبێ هندێک لەوێ سەگێکی لێ دەکەوێتە شوێنی دووسێدانە ئەسپ و فڵان و ڕاکردن و وەبیر خاترەی کۆنی خۆی دەکەوێتەوە و هندێک هەستی لە لای ساز دەبێت کە ئێمە هەر پێی دەڵێن حسی شوێن یعنی ئەو شتێک کە ئینسانێک بە شوێنێکیوە دەلکێنێ ماتریکسێکی ساز دەکە ماتریکس ئەنە ئەو کەسایەتیان ئەوی تر بوو مامۆستا
ئەوەی سەگەکە و وینەکە ئەوە چێتەوە بۆ دیەکەیان و لە دیەکەیان هەرێ ئەوی دەڵم بڵێ ئەوی دەڵم ئەوە ئەوی تری چێتەوە بۆ دیار کرد ئەوە نمونەی دوود بۆ لێ دەدەم بۆی کە بەڵێ. بڵم ئەو تیۆری چۆن ئیش دەکا بڵێ ئەو نمونەیە لە پێشدا ئەو کەسە کە دەچێتە نێو ماتریکسێکەوە ئەو دنیاە بۆی دنیایکی زۆر خۆشە ئەوە دەزانام ئەوەی دیاربەک ڕاستکەم بەغەڵەت کوتم ئەوەی دیاربەکەوەی کە جگەرۆشتەکانی کەژە ژنەکەی هین کردبوو ئەهام دەگەڕێم بڵێ ئەو لە یوتوبیاکەیە بەڵام وەکو ماتریک سەوێ بڕوا سواری قیشەمە نەفەرەکە بن قیتارەکە گەڕانە بە دوای جێیەکی کێ ژنەکەیە بعد لەگە مناڵەکەی یەک دقە مەجالم پێ بدە باش دەکەشم لەبیر نەچێتەوە ئەوە بەشیەکی ئەوەیە کە دێتەوە نێو دیەکەی هەموو شتێکی بە باشی دەبینێ بیرەوەری بۆ ساز دەبێت و شتێکی زۆر خۆش دەبێنێ و ماتریکسێک دەبینێ و هەموو شتێک یوتوپیایە گەڕامەوە زێدەکەی خۆم و گەڕامەوە گوندەکەی خۆم و چ خۆشە و دادنیشێ ماچی دەکات و ئای کوردستان عەزەمەتی خودای و فلانوانە بەڵام کە دەچێتە نێو دیەکەی چ ڕوودەدا دەنگ هەموو عالەم هەڵاتون خۆیان شاردوتەوە تەقەیە بڵێ دەنگ لەوێ دەورە بینێت تەقەیە وڵاتەکە چۆلە ئەوە ئەو بەهشتە نەبوو کە دەیهێویست ئەوە ئەو ئوتوپیایی کە دەگەڕا بە شوێنیدا و سوجدەی بۆ دەبرد نەبوو ئەوە دیستۆفیایە ئەوە جەهەنەمە ئەوە ڕێک ئەو جگایە کە خەڵکی تێدا دەکوژن کابرا براکەیان کوشتۆ شەهامەتی وەی نییە بچێ بڵێ ئاغاوە برای منە کوشتتانە جا مەیتەکەیم بدەنەوە هەتاکو دوێنێ پیرێ عاشقی کچێکی بوو هات کچێکی چاوگەشت دەبینێ لەبەر دەرگایە دڵداری لەگەڵ دەکات و هەستی خۆشی هێوانە ئاخرەکەی وای دەکەن کە دەڵێن ئەگەر دەتەوێت لێرە بمێنێەوە دەبێ براژنەکەی خۆت بخوازی بە پێز بنداڵەوە یعنی ئەو کەسە لە یەکدانە ئۆتوپیاڕە دەکەوێت یەکدان دیستۆفیاوە لە شوێنێکی کە پەیوەندێکی دڵی لەگەڵی هەیە لە پێی بە بەهشتە دەکەوێتە نێو زیندانێکی دیکەوە تەواوی ئەو پاڵەوانانە هەراوان یعنی یۆلماسە ویستویەتی بڵێ جێگە بە جێگەی کوردستان هەمویان هەر لە کوردستانەوەوانە هەمووژیان هەر کوردنە پاڵەوانانە جێگە بە جێگەکەی زیندانێکی گەورەترە هەموو هەستێکی خۆشمان هەیە بەڵام ئەو هەستە ئەو شتێنێک کە بەڕاستی ڕوودەدا تەنیا کەسێک کە لە نێو ئەو چەند کەسەدا کارێکی دەکات کە بۆ دڵی خۆیەتی هەر ئەو پاڵەوانە شاس قەزا کە وەختێک دەبێت بگەڕێتەوە لە جارێکە بگەڕێتەوە لەگە بەرادەرەکانی دەچێت بۆ لای مەرزی سووریە کە ئێمە دەزانین دەچێت چوار بەشەوە مەسەلەی چوار پارچەوەی نەکەی بەڵ ئەو ناسە دەچێت دەبێتە پێشمەرگە یا دەچێت دەبێتە کەسێکی کە مەسەلەن دەهەوێت بۆ وڵاتی خۆی تێبکوشێت و فلانەوە ڕێگایەکی جیاواز دەگرێتە بەر یەکیان کە هەر لە ئەوە ڕادێگەڕێنەوە یەکیان کە چوزام تێدا دەچی و ئەوانە ئەو شتێکە بزانە یۆلمات چەندە عاقڵە چۆن شوێن بەکاردێنێ لە نێوەیدا حتا ئەو دیاربەکرێک کە جەنابەت میسال لێ دەدەی چا کەسێک هاتووە لەگەڵ ژمراکی خۆی معاملێکی کردو چون نازانم دزێکی بکەن فلانش بکەن یەک دەفا کابرا تێکەوتو نەیتوانێەوە ڕزگاری بێت لەو شوێنەی هاتوون چیان کردووە ئاهاکانەوە بۆتە تۆمەتبار کە ئەتۆ پیاونی دەنا چۆنە تو ژمراکی خۆت کە بریندار بوو بەجێت دەهێشت و بخۆت ڕات دەکرد ژیانی خۆتین دەکرد ژنەکەی نادەنەوە ماڵ لە نێو بیرۆکەی مەدا هەمیشە ماڵ جگایەکی ئۆتۆپیاییە هەمیشە جگایەکی خۆشە ڕەنگە ئاوا زۆر حەستێکی زۆر نەتەوەییمان پێوەی نەبێ بەڵام هەمیشە ماڵ دڵخۆشکەرە هەمیشە جۆرێک ماتریکسە ماتریسێکی ئاساییە یعنی هەست بە خۆشی دەکەیت کابرا وەختێک دەگەێت و ماڵەکە بۆ هیچ بۆتە جەهەنەم یعنی هیچ هەستێکی خۆشی لەو ماڵی کار ژنەکەی تێدا دەژی منداڵەکەی تێدا دەژی منداڵەکە نایناسێتەوە ژنەکەی دوو دڵە لەگەڵی بچێ لەگەڵی نەچێت چ بکە لەو بەرەی زەختی ئەو دایک بێسلە برا و باب و شتی هەیە لەو بەرەی مەسەلەن دڵی لەگەڵ مێردەکەیەتی لەو بەرەی غەمی براکی خۆیەتی لەو بەرەی غەمی منداڵەکەی خۆیەتی چا ئەو کابرایە زۆر بە زیرەکی هاتووە دنیای ئەو چیرۆکەی وا داڕشتۆ کە ئەمن بەحسم هەر ئەوە بوو یعنی ئەو شتێک کە ئەوڕۆ باسمان کرد دەمەوێت بڵێم یۆلماز نەهاتوو چیرۆکێکی هەراوە لە خۆڕا بنووسێ یۆلماز بیری لە تەواوی ئەو شتانە کردوێتەوە باوەڕ بێ لە پێشدا دنیای داستانەکەی خۆی داڕشتووە لە پێشدا ئەو شوێنانەی دەستەبەر کردووە
زۆر بە عەقڵیەتەوە ئەو کارەی کردووە. دواتر هاتووە بەپێی ئەو شوێنانە ئەو بیرۆکەی کە هەیبووە ئەو ئوتوپیا و یوتوپیایە و ئەو شتێک کە هەیە بۆ زیندان بۆ زیندانێکی دیکە ئەو زیندانە بۆ زیندانێکی دیکە هاتووەی ساز کردو. ڕەنگە ئاوا وەکو ئێمە نەهات پێ شتی ئەلمی لەسەر بکات بەسم بڵێ ئەوەی نێو دەنێمە مەسەن فەزا ئەوەی نێو دەنێمە شوێن ئەوەی نێو دەنێمە مەسە ماتریکس دوات دێمەوانە دابش دەکەم بەوەی دەڵم ئۆتوپیا بۆی دەڵم هیتروتوپیا بۆی دەڵم دیستۆپیا دیارێمەوەمان کردو شتێکی ئاکادمیک. بەڵام ئەوەی کە فکرێکی لە زیندانێک بۆ زیندانێکی دیکە لەو زیندانە بۆ زیندانێکی گەورەتر متمەین بە فکرەی ئەسلی یۆڵمازی شەر ئەوە بوو چون بەخۆشی وەختی قسەکان دەکا مەسەن لە هیندێک شوێن باز لە فیلمەکەی خۆی دەکاتوانە ئاماژە بۆ شتێ دەکات. سینەمای کوردی هەتا ماوەیەکی زۆر سینەمایەکی لادێیی بوو، یعنی پێش 10 ساڵ لەمەوبەر هەچی فیلمی دەدی تەواوی لە لادێ و شتیوا بوو دێهاتێک بوو نازانم دەگوزەرا و فڵانوانە. جالبەوەیە یۆلماز زۆر بە زیرەکی ئەوەڵ کەسێکە کە سینەمای شار دێنێتە نێو سینەمای کوردیەوە، یعنی نەتەنیا یەکەم فیلم سازە بەڵکە لە دێهات دەست پێ ناکات. تۆ فیلمێکی یۆلمازی بۆ لە دێهاتێ بێ. فیلمەکانی یۆلمازی تەواوی یان لە شارن یا هیندێک لە دەرەوەی شارن، وەک فیلمی ئومێد. فیلمی ئومێد خەڵک لە چۆ زندگی دەکەن دقیقاً هەرو جورەی کە بەهمان مەسەن لە فیلمی چیسەڵەکاندا ئەو ئینسانانە دەباتە نێو یەک دانە ئوردوگاوە. یۆلماز گۆناش لە فیلمی ئومێد ئەو کەسان دەباتە نێو یەک دانە شوێنێکی بزەبەت هێتروتوپیایی. ئەوانە لە دەرەوەی شار دەژین لە جیگایەکی پێوەست بە شار کەتە گۆندۆی دی حاشیە نشینن لەو شوێنە دەچن کە وەک جەهەنەم وایە بۆیان نەڕێیان پێدەدرێ بچنە نێو شار و ببنە شاری، نە ئەوەشە بتوانن لە دەرەوەی شار بژین لەو شوێنەی دەژین کە هێتروتوپیاییە، ینی بەرزەخە بەرزەخ، یانە ئەو جێی کە بۆی دانراوە بە زۆرە ملەیە بەرزەخ هەر لە مێگەلی شەرە شتە ڕوودەدا کابرا زێری خۆی بەجێ دەڵێ مەڕ و ماڵاتی دەفرۆشێ هەڵدەسێتە قەراغی شارز دەژی دەزانی ئەوە دەهەوێ بڵێ ئەمن ئۆتوپیاکەی خۆم بەجێ هێشت کە ببوو بە دیستوفیای دی دزیان لێ دەکردن و فێڵیان لێ دەکردوانە بوو بە جەهەنەم بەجێ دێڵە کە بچێت بۆ بەهەشتی شار، بەڵام لە شوێنی شتە جێ دەکەن لە قەراغی شار لە شوێنێکە هیچ هۆویەتێک و شوناسێکی نییە. ئەو کەسە بخۆی شناسشی لە شوێنە لە دەست دەدا لە نێو خەڵکی شاردا ون دەبێ. بەڵێ مامۆستا بزانین کاک ئەمیرتەها پرسیارێکی هەیە، ئەڵێ ئایا هەر بیرۆکە کە مەزبورت ناکە پانتایی و شوێن دەست نیشان بکات دەست خۆش من دەزانین چۆنە بیرۆکە ئەوە یارمەتی دەدا، بەڵام زۆر کاتەیە لە نووسینی چیرۆکدا ئەمە دەبێت شتێک ڕەهاکان کە باسی و تیۆریانێمان کرد بزانین چۆنیان بەکاربێنین، هەر ئەوەیە کە ئێمە شتێکی تیۆری بڵێن. چا زۆر دەفە هەیە ئێمە چیرۆکێکی دەنووسی فیلمێک دەنووسین سناریۆیەک دەنووسین پێویستمان بە شوێن هەیە، شوێن چۆن دەستە بەردەکەین. بەڕاستی هەر و میسالەی کە لێمدا بۆچی مەسەن دەتەوێت کەسێک لەگە کەسێکی دیکە قسە بکات دەبێت بچێتە چایخانە قسە بکات، ناکرێت ئەو کەسە بچێتە شوێنێکی دیکە قسە بکات. بۆچی ئێمە ئاسانترین شت هەڵدەبژێرین بۆی کە بتوانین دوو نەفەر دانین قسە بکەن، با ئەو دوو نەفەرە لە جارێکی لە ژوورێکدا قسە بکەن بچن لە قەراغ باغێکی قسە بکەن، با بچن لە شاری یارێک قسە بکەن بەیەکەوە، با بچن لە ئیسکای شەمەنەفەرێکی قسە بکەن بەیەکەوە، با بچن لە فرودگایە قسە بکەن، با بچن چوزام لە نێو مەسبەحدا قسە بکەن، چوزام هەزار دانە شت هەیە. بە پێی چی دەبێت ئەوە هەڵبژێرین؟ بە پێوەی کە چ مانایەک ئەو شوێنە دەدا بە چیرۆکەکەیمە. هەرو جوورێکە یۆلماز میسالم لێدا ئەو شوێنی بەفر و جادە و ئەو شتانە بزانێت چ مانایەک دەدا بە فیلمەکەی. تەوای ئەو میسالانی لێمدا ئەو شوێنانە هەموو بە عەقڵێتەوە هەڵدەبژێرێ، بەڵام ئێمە لە نووسینی چیرۆکەکەمان بەڕاستی کەمتر ئێحتمام دەدەین بەوەی کابرای نیشان دەین لە بازاڕە خەریکە ماسی دەفرۆشێ. ئەسڵەوەی کە بۆچی ماسی دەفرۆشێ؟ پەیوەندی بە چیرۆکی منەوە چییە؟ یانی مەسەن دەبێت چ شتێکی چا ئێمە یەک شت هەیە تایتڵ و سابتایتڵ،
یانی شتێکەیە ئەتۆ ئەو شتێککە لە نێو چیرۆکەکەتدا دەیبینی بەڕواڵەت دەیبینی یانی مەسن چیرۆکێکت بۆ ژێڕنەوە کابراایەکە هەڵدەستێ مەسەلەن مشکلێکی بۆ ساز دەبێت لە چێوە دی چیرۆکی ژیانی خۆی دەکەوێت فلان 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 ئەوە چیرۆکی ڕووی مەتنەکەی مەیە فیلمەکەی مەیە لەژێر ئەو چیرۆکەی دەبێت چیرۆکێکی نهێنی هەبێ چیرۆکێکی نهێنی هەبێت کە دایمە و دەرهەم ئێمە بۆ نردنی مانا بۆ بینەرەکەمان بە دووی ئەو چیرۆکەی ژێرەوە داین چیرۆکی ڕوو ناتوانە مانایەکی قوڵ بنێرێ بەس یەک شتت بۆ دەژێڕێتەوە ئیتفاقێکت بۆ دەژێڕێتەوە ئەو شتێک کە لە ژێرەوەیە مانا ساز دەکات خۆ بە تو دەتوێ بڵێ ئەمن ئەو فیلمەم ساز کردو مەسەلەن هەر فیلمەکەی یۆلمازی کە دروستی کردووە چیرۆکێکی دەژێڕێتەوە چیرۆکەکەی چییە 5 نەفرن ئیجازەیان پێداون کە مەسەلەن لە زیندان لە سجن بێنە دەرێ و بچنەوە وڵاتەکەی خۆیان یەک ئاوای لە دێک ئاوی دێک ئاوی دێک ئەو چیرۆکە ڕوویەکەیەتی بەڵام بەڕاستی یۆلماز ویستێتی ژیانی 5 نەفەرمان پێنیشاندا هەر ئەوەی ویستۆ یاویستی لەژێرەوە مانایەکی سازکە هەر لەوێ شوێنی هەر 5 کەسەکە ڕۆڵی سەرەکی لە فیلمەکە ئابینێ لە چیرۆکەکە ئابینێت یەکێک لە گرنگترین شتەکان کە دەتوانێت مانا سازکە لە نێو فیلمێکدا شوێنە من ئەوەڵەکەی کوتم تۆ ئەگە کەسێکی بێنی کە بزر دەبێ ون دەبێ لە پێچ شوێنی جیاوازی هاوێ هەرێک لەوانە مانایەکی جیاواز ساز دەکات بە پێی شوێنەکەیان یعنی مانای ونبوون دەگۆڕدرێ یەک تەرکیز لەسەر کەسایەتی ئەو کەسە دەکات یەک تەرکیز لەسەر حادسە دەکات یەک تەرکیز لەسەر شانس دەکات یەک تەرکیز لەسەر فلان دەکات ئەو شوێنانە کاریگەریان هەیە لەسەر مانا ئێمە کە سناریۆ دەنووسین چۆن دەبێت فکر لە مانای فیلمەکەمان نەکەینەوە چۆن دەبێت ئەو ژێرمەتنەی بۆ ساز نەکەین پس دەڵێم وەرن ئاقلانەتر مەسەلەن وەختێک سناریۆ دەنووسین فکر لەوەی بکەینەوە هەومان فکر لە شتێکی باشتر بکەینەوە بزانین کە چۆن دەتوانین مانا سازکەین مەسەلەن لە فیلمێکی بەعزە فیلمێکەیە ئەسەن شوێن بەخۆی کارکتێرە ونبوو لە تەرجمەدا گۆشەدە دەر تەرجمە نازام بە کوردی کوێی تەرجمەکەوان ونبوو لە تەرجمەدا پێ دەڵێ کچێکە پیاوێکە لە تۆکیۆ دەژین یانی دەژین مسافرن چونە تەوێ لەوێ بە سوتفەی چەند دەفە یەکتر دەبینن لە بینیاندا عشقێکی زۆر کۆتا ساز دەبێت نوێک پەیوەندی و عەلاقە چا ئەوە نێکەوانە یەکتر دەبینن ئەو پەیوەندیان بۆ ساز دەبێت ئەوانە چون لە تووکیۆن ئەو پەیوەندیان بۆ ساز دەبێت چون ئەو شوێنە ناڕاستەوخۆ ئەو کەسانە لێک نزیک دەکاتەوە ئەو شوێنە مەجال دەدا بۆ ئینسانانە کە لەگەڵ یەکتر بەرامبەر بن یەکتر ببینن ئەلێرەدا شوێن بەخۆی کارکتێر کەسێکە لە بلید ڕایندێردا شوێن کەسایەتیە ئەو شوێنەی کە ئەوانە تێیدا دەژین بەخۆی کەسایەتێک وەک کەسایەتی خودی پاڵەوانە سەرەکیەکان یانی دەور دەبینێ بۆ دروستکردنی مانایەکی زۆر قوڵ ئەگەر ئەو شوێنە نەبێ ئەو چیرۆکە بەدینایە دەزانی ئەو چیرۆکە بزەبن لەبەرەوەی ساز دەبێت کە ئەو شوێنە هەیە ئەگەر ئەو شوێنەی لابێ ئەو شوێنەی بەری شوێنێکی دیکە شتێکی دیکە جیاواز دابنێ مەحاڵە ئەو چیرۆکە نەتەنیا مانانادا هەر چیرۆکەکە ساز نابێت بزانین کاک مەساڵح پرسیاری هەیە دوانن هەردووکیان بێکەوە خوێنمەوەڵێ بێ زەحمەت بۆ فیلمی کوردی بە تایبەت مێژووی جگە لە شوێنە دەستکردەکان وەک خانوو و بازار چی شتێکی تر گرنگە نیشان بدرێت کە نابێ لە بیر بکرێت پرسیارێکی تریشی هەر پەیوەستە بەمەوە بە هەمان شێوە ئەڵێ بۆ فیلمی مێژووی پێش 200 ساڵ یان زیاتر پشت بە چ سەرساوەیەک ببەستی بۆ جلوبەرگ و حیوار مەبەستم زمانی ئاخاوتنی ئەو کات چۆن بدۆزینەوە یان چی ناوچەیەکی کوردستان باشترینە بۆ نزیکی لە زمانی ماوەیەکی زۆری پێشووی کوردستان ئەمە تا ڕادێک لە بابەتەکە دوورەکەوێتەوە فەرموو مامۆستا وەڵا ئەمن ئەو پرسیارە ئاخر سەر لە ئاخیردا فقط یەکدانە تەجروبەیەکم هەیە بۆی چون بە پێوەی کە ئێمە سناریۆیەکمان سناریۆی ژیانی گەلمان نووسی کارمان کرد لە سلێمانی
دیارە ئێمە شتێکی مێژوویمان کار کرد ئێمە هندێک تەجروبە و ئەزمون مامەدەستێنان لەوەی کە چۆن بتوانین بازە شتێک تازە بکەینەوە و زیندویان بکەینەوە ئەگەر حاکانە ئەو ئیجازەم پێ بدا کە آخر پرسیار جوابی پرسیارەکەی بدەمەوە کە شتەکە بڕێک شخصیە فعلا پەیوەندێکی ڕاستە خۆی بە بەحسەکەیمەوە نییە لێ مەمنون دەبم بەسەر چاو جوابی دەدەمەوە بەڵام ئەگەر پرسیارێکی دیکە هەیە ڕێک لەبارەی ئەو شوێن و شتەیدا من لە خزمەتدام کە جۆ بدەمێ نام هەیە بەڕاستی زۆر قسە زۆرە قسە یەکجار زۆرە ئێستا گەشتوتە سەعات و نیوێک بەڵام وا بزانم ئەتوانێ ئێمە هەر ئەم جارە نییە جارێکی کەس لەگەڵ تاتوانین دابنیشتینەوە بۆ وانەیەکی کە بۆی بە تێر و تەسەلی ئەگەر لەسەر شوێن پێم وایە گەر تەواو بوو بێت باشە ئەگەر نەژبێتوانیکێنە بەشی دووەم بۆ جارێکی کە ئێستا پرسیاری نییە پسەتوانی پرسیارەکەی کاک بابان وەڵام بیتەوە باش زۆر سپاس بۆی کە وەڵەن ئەوەندەتان کات داناجۆتاندا بە من ڕاستەکەی بەو مەسەلەی ئینتەرنێت و ئەگە بزان لە چ وەزعیدا دانیشتم بۆ یەکە ئینتەرنێتمە بێوانە بڕێک قەلەق بووم بڕێک تەرکیزم زۆر نەبوو نەمتوانی ئەو شتانێک کە دەمهەوێت بە تەواوی بیانڵێمەوە وەلی پێم وایە مەبەستی خۆم گەیان من دەمهەوێت ئەو شتێک کە کتومە زۆر ڕێک و پێک بێکانەوە کۆیان بکەمەوە بڵم کە دەمهەویست بڵم چی من ئەوڕۆ بەحسم ئەوە بوو ئێمە وەختێک چیرۆک دەنووسین هەر ئەوەندەی کە ئێحتمام دەدەین بە کارکتێرەکان دەمان هەوێت پاڵەوانەکانمان بە قەوەت دروست بکەین هەر ئەوەندەی کە ئێحتمام دەدەین بە پلاتی سناریۆکەمان کە چیرۆکەکە چۆن چێتە پێشێ لێرە چ ڕووبدا لەوێ دەبێت چ ڕووبدا لەوانە گرنگتر بۆی کە مانا دروستکەین ئەوەیە کە ئێمە پێشتر بینین دنیای چیرۆکەکەمان بخۆڵکەنین لە پێش دابزانین دەمان هەوێ ئەو فیلمەی لە چ دنیایەکی داسازکەین ئەو دنیای دنیایکی خیاڵی و فانتزیە ئەو دنیای دنیایکی سورئالیستیە ئەو دنیا دنیایکی ڕەئالیستیە ئەو دنیای دنیایکی واقعیە یا غێری واقعیە لە پێشتردا ئەوانە ئەو دنیای سازکەین دواتر بزانین بەپێی ئەو دنیای پاڵەوانەکانمان دەبێت چ خصوصیەتێکیان هەبێ چ تایبەتمەندێکیان هەبێ و ئەو چیرۆکە لەو دنیایدا چۆن ڕوودەدا بۆ چۆن ڕەنگە یەک چیرۆک لە دنیایەک بە پێی وەی کە یاساکانی ئەو دنیای جیاواز لەگەڵ دنیاکی دیکە بە جیاواز ڕووبدا ڕووداوەکان ڕەنگە لەکان مانایەکی دیکە پەیدا بکە حەس و کەوتەکان بگۆڕدرێ تعاملی ئینسانەکان لەگەڵەکتر بگۆڕە هەرو جورەی کە ژیان مەسەن لە فیلمێکی وەکو ئەربابی هەڵقەکان یادەنا وەک هاری پاتر یا ئەو فیلمانە ژیانێکی ئەتیادی نییە پاڵەوانەکان ژیانێکی ئەتیادی نابنە سەر ئەو دنیای دنیایکی واقعی نییە وەلی مەسەل تۆ دەچی فیلمی مەسەلەن فیلمسازێکی دیکە دەبینی وەسە فیلمی ئەسکەری فەرهادی و دنیاکە هەموو لە دنیا ئەوڕۆ ڕوودەدا جیهانی چیرۆک جیهانێکی ڕەئالیستیە جیهانێکی واقعیە هەموو پەیوەندەکان بە پێی ئەو دنیای شکل دەگرێت لەوی دیکەش هەموو پەیوەندەکان بە پێی دنیای خودی فیلمەکە شکل دەگرێت مامۆستا من لێرە بۆ چوون یەکەم هەبوو هەر لە بیسەرەتاوە میس باسی بکەم لە ناو بابەتەکانی بەڕێستەوە هەڵمێنجا لەم ڕۆیە سینەمای جیهانی بە تایبەت سینەمای هۆلیوودی و دنیا ڕۆژاوە زۆربەیان گەشتونەتە ئەوەی پشت بە ئەفسانەکانە بەستن بە تایبەت لەسەر ئەو پێگانەوە ئەو نووسینانەی جۆزێف کامبڵ با بڵێم ئێمەی کورد یەکێ لە کێشەکانمانەوەی ئەفسانەمان زۆرە و ئەو ڕۆ سینەما چی ئەکات ئەزانێ هەر بینین نییە لە خەیاڵا چۆن ئەبینین بۆیە بۆ ئەفسانەکان ئێمە ئەفسانەمان هەیە بەڵام نەمانتوانیەوە بەکاری بێنین و هەوڵدەین خەیاڵ وا لێ بکەین خەڵک بیبینێت و خۆشتەزانی جاران ئەفسانەکان یەکێ بوو لەوەی کە فەنتازیای کەسەکان بوو کە چیرۆکەکانیانە گێڕایەوە قارەمانێکی ڕۆستە میزان سینەمای کوردی بڕێک فەقیرە
لەبەرەوەی کە ئێمە بەریش نەک بڕێک مامۆستا دەزانین بۆچی بەڕاستی مە بڕێک زوڵمیشی لێ دەکەین ئێمە سینەمایەکی لاوازی مناڵی تازە پێگەیشتومان هەیە بەس بە تەماین هەموو شتێکی لێ بکێشینە دەرێ دەزانەی بابە میلەتی دیکە فقط سینەماکەی نییە مێژووی چیرۆکنووسی ئێمەی کورد هەمیشە زارەکی ژیاوین دەزانەی یعنی ئەدەبیاتمان شعرمان هەموو شتێکمان زارەکی بووە یعنی ئێمە کۆنترین ئەدەبیاتمان ناگەڕێتەوە 100 ساڵەوە پێش ئەوڵین چیرۆکێکی مەسەن ئەوڵ شانۆیشکە نووسراوە یادی هەر کەسی یەک دەڵە مەموزیم بە یەک دەڵە فلان بوانە کارم بۆی نییە نام هەبسمەنی و مناقشانەوە هاان شوێنی وی نییە بەڵام ئێمە کەسێک نەبووین کە شتی مەکتوبمان هەبێ شتێکی نووسراومان هەیە یونانەکان 3000 ساڵەوە پێش چیرۆکیان نووسیوە نووسیویانە بەڵام ئێمە 100 ساڵ نابێ هەمانە بە پێی وێ ئێمە چون هەموو شتێکمان زارەکی بووە نەمانتوانێت ئەدەبیاتێکی پوختی چیرۆکی بە قەوەت سازکە زۆرتریش تەرکیزمان کردو هەر لەسەر ئەفسانە و ئوستورە و شتانە بۆ خۆمان سازمەکە سینەمای مەش سینەمایەکە 20 ساڵە پێگرتووە 25 ساڵە ئەو پەڕەکەی 25 ساڵە پێگرتووە یعنی ئێمە یەک دەفە دەمان هەیە لەگەڵ سینەمای کەسێکی کە مەسەلەن مێژوویەکی چیرۆکی 500 ساڵە و 1000 ساڵەی هەیە لەگەڵ سینەمایەکی 100 ساڵە 120 ساڵە خۆمان بخینە نێوەیەک دانا تەرازۆوە دوای چێت دەعمی و سینەمایی دەکا هیچ کەس سەردەمایەکی مەسەلەن پێویست داهاتی خۆی ئەرێ ئەخ ئەوان بووتە ئەو بۆتە سەنعات ئەو شوێنی خۆی گرتو ئەو کەسانی کاوچن بۆ لای ئەفسانانە بە پێی چی دەچن ئەوە نیە فقط بەڕاستی کولتوری خۆی پارێزیە ئامریکای کولتوری لە چۆ بوو بیپارێزیە ئەوانە هەموو شتی خیاڵی سازیان دەکات دەزانەی بەڵێ کولتوری کردووە نەتەوەی دروست کردووە ئافرێن ڕەحمەتی دەمهێوت پێ بڵێم ئەم نامەوە بە حرمەتی بە کەس بکەم مەبەستمەوەیە ئەو کۆنیەی کە لە منتەقەی ئێمەدا هەیە لە ئامریکایی نییە ئەگەری شتێک کە بۆ ئەوەندە بە قەوەت نەبوو یادەنا ئامریکا پێخۆش نێ باسی ژیانی سوڕپوستەکانی مەسەلەن ئەوێ بکبی هەوێت چیرۆکی وان زیندوو بکاتەوە بە هزار شتی سیاسی شتیوە دەریسە بە خۆی خەری کەشتی فانتزی ساز دەکات دنیایکی خیاڵی ساز دەکات ئامریکایی بوون ساز دەکات تەواوی دنیایشی گرتووە کە خستوێتی نێو قەبزە قودرەتی خۆیەوە لە حەز سینەمایەوە خەریکە پێشوەخت بە سینەما سیاست دەکات کەم کارم بوانە نێەوە بەحسی من نێ بەڕاستی من ئەوەی بڵێم ئێمە بڕێک با زۆر زوڵم لە سینەمای کوردیش نەکەی سینەمای کوردی سەردەمایەکی دەبوو خۆی ناسان بە کتوبای ئەمن هەم دەبوو چوبا بۆ فستیواڵان زۆر کەس ڕخنیان دەگە ئاغا فیلمی ساز دەکەن بۆ فستیواڵان دەبراگە سینەمای کوردی نەچوبا فستیواڵان و ئان سینەمای کوردی نەبوو ئەتو دەبوو لە جیگایەکی کوتبادا من ئەوەم ساز کردووە چێ دامی دەکردی چێ تۆی گەورە کردەوە فستیواڵەکان ئێمەیان گەورە کردەوە فستیواڵەکان ئێمەیان کردە سینەما دەنایمە عسە شتێک بنێوی سینەمای کوردی سەری نەدەگرت ئەگەر یۆرماز نەچووبا کەنی وەرنەگرپا ئەگەر بەهمان نەچووبا کەنی وەرنەگرپا نەچووبا ویلیز و ئەملاولا وەرنەگرپا وردە و دە فیلمی کوردیانە ناسیبا دەبە شەرەفم یەک نەفەر نەدەچوو بەلای سینەما من خۆم سەردەمایەکی کە وەختێک چوم سینەمام خێن خەڵک گاڵتەیان بە من دەهات دەیان کورد چی بوویەتە لۆتی بەڵێ منت چوم شانۆم خەن هەما شتیان پێوتمەوە لێ ڕەحمە لە دێ ئەی چۆ هاکان سینەما بۆتە ئەو شتە مهمە بەس دیارە ئەوانە کردیان یعنی ڕێک ئینسان زوڵم نەکای دێ خۆ شتەکە ئاواژ نییە بە پێی وەی مەجالێک بوو کە دەبوو چوبان بۆ فستیوال ئاها پێچیکە هاتوتی پێش مەسەن لە سلێمانی من ئەو فترەی لە سلێمانی بووم خەریکە فیلمی تجاری دەکەن من خۆشم تێدام فیلمی تجاری بکەین با بیکەین وەلی عەقڵانە بیکەین بۆی کە بتوانین بینەر ڕابگرین بتوانین بینەر سازکەین بۆ خۆمان ڕەنگە ئەو فیلمێک کە فستیوال حەزی پێ دەکات خەڵک حەزی پێ نەکا بەڕاستی من زۆر دەفە هەر شادەوە تەسویش دەکەێت با بێنێتەوە لە مێژوودا باوەڕ دەبێ من زۆر دەفە فیلمی دەبینم کە لەکەن خەڵاتی وەگرتۆ حازریم دەدەقە سەیری بکەم دەزانی یعنی دەگاتە چارەگێک دێکوژێ منەوە چییە منێک کە ئیشم ئەوە من دکترای سینەمامەیە من ئەگەر لەو فیلمە حاڵی نەبوومدی ڕەنگە کەمتر کەس لێ حاڵی بێ بەڵام خۆ هەستی من هەموو فیلمێکی قبول نییە من بە هەموو شتێک مرتاح نیم هەموو فیلمێک ناتوانم ببینم من بە ژیانی خۆم چواردانە فیلمی ترسناکم نەدیوە نەوەی کە بترسم هەستی پێ ناکەم حەزی پێ ناکەم بۆ سینەمای من سینەمای فانتزی زۆر سیر ناکەم ئەگەریش دەبینی ئەو میسالان لێ دەم لە سینەمای فانتزی بە پێوەی کە من سناریۆ نووسم بە پێوەی کە مامۆستای سناریۆم بە پێوەی کە مامۆستای سینەما دیتوو من دەنا بە خۆم قەت حەز ناکەم دانیشتم چاو لە هەری پاتر بکەم یعنی هیوایەتی من نییە
ئەو کەسانەی کە لە سینەما دیان هەیە فیلم بینەوە ڕەنگە فیلمی تجاری و شتیوان پێ خۆشتر بێ چون لەگەڵی ڕاهاتوون زۆری پێدەچێت تۆ ئەقڵێتی جەماعەتێکی سینەمایی بگۆڕی بیبێ بۆ لایەکی دیکە سەردەمایەکی لە ئێران خەڵک سێری فیلمی هندیان دەکەوت وڵای فیلمی هندی وەبەر نەدەکەوت داهاکانە 6 نەفر چا لە فیلمی هندی ناکە بۆ ئەقڵێتی فیلمبینەکە گۆڕدراوە باڵام خەڵک ئاقڵتر بوو یا خراپتر بووە بەڵام بۆچوونەکان گۆڕدراوە ئەوە شتێکی کێمە دەبێ وردەوە دەبڕێک مهرەبان بی لەگەڵ سینەمای کوردی ئەو مەجالێ بدێنێ کە ڕوو بگا سینەمای کوردی کەس نەدامی بکە وردەوە دەخەریکە تێک دەست لە تەواوی ئێرانە دوودارە فیلمی کوردی جارە لە تووریە و چەند ساڵێدا ساز نەکراوە ئەگەر دەکە کابرا دێ موبایل شتێکی ساز دەکات دێ نمایشی دەچوو کەس پارەی ناداتێ ئەوش بخۆی پارە ناتوان دەربێنێتەوە مامۆستا ساعاتێک و 40 دقه باشە باستری خەڵکیش نێشێنین هیلاک نەبن دۆستان ئەو بابەتەی کە کاکبابان ویستت وەڵام بیتەوەتی لە کۆتاییە وەڵامیە دەمەوە کاک بابان ڕاستەکەی ئەوەیە کە ئێمە فیلمی مێژوویمان بۆ دروست نابێ ئێمە کورد فیلمی مێژوویمان بۆ دروست نابێ ڕەنگە زۆر کەس تەماتەمان پێداداحەکە بۆ چوا دەڵێ بۆ دلێکێمە پارەمان نییە ئەگەر بمان هەیە فیلمێکی مێژووی دروست سێوی سازکەین پێویستمان بە پارێکی زەڤەلاحی چاکەیە بۆی کە بتوانین تەواوی جلوبەرگ و شوێن و ئەملا ئەولاوانەی پێ زیندوکینەوە کە حاڵیان بەو بودجانەی کە بەدەست کوردەوەیە فیلمی مێژووی بڕێک نەچی بۆ لای زۆر باشترە یعنی شتێکی سەقەت ساز دەکەین یەکێک لەو شتانە کە زۆر مێژوویش نەبوو فیلمی ژانی گەل بوو کە دەگەڕاوە مەسەن بۆ 70 ساڵ لەو پێشوانە شتێکی زۆر کۆنیش نەبوو بەڵام یەکی لەوانەی کە مەسەلەن ئێمە لە نێو فیلمیدا کردمان ئەوەیە کە گەڕین تەواوی وێنەکانی ئەو سەردەمەمان پەیدا کرد گەڕین مەسەلەن جلوبەرگەکانی ئەو سەردەمەی دیارە سەفەرمان زۆر کرد هەتا جنوب و ئەملاولاش چون بۆی کە هیندێک شت کەلوپەل و شتیوا کە نەمابوو لە کوردستانە مەسەن ئامادەی بکەین بیهێنینەوەوانە هەرچەند ئەو چیرۆکە زۆر پەیوەندی بەوەش نەبوو کە بمان هەوێ بزەبت ئەو مێژوێ ئەو زەمانەی ساز بکەینەوە بەڵام ئەو کارانەمان کرد خەڵکمان کۆ کردەوە پرسیارمان لێکردن ئەوانەی کە ئەو سەردەمەیان ئەسەن دی بوو سەردەمی سەراوانە یادەنا بیرەوەرێکیان لێیان هەبوو باسمان کردمان تەعاملی خەڵک چۆن بۆ چ شتێک ڕوویداوە خەڵک چۆن دەژیان ژیانی ئاسایی چۆن بوو کۆڵانەکان فڵان هیندێکشمان فۆتۆشتیوا دەستکەوت بوو کەوانەمە هەموو لە پەنایەکتردانا منیش وەک سناریۆ نووس دروستە مامۆستا ئێبراهیم محەممەد سناریۆی نووسی بوو یانی چیرۆکی نووسی بوو بەڵام نووسیۆ نابێ بە سیناریۆ ئافرین شتێکی زۆر جالب بکەون ئەمە هەم باسمان کردمان فەزا شوێن ماتریکس ئەو فەزای نووسی بوو فەزا شتێکی کە ئەو ئەتوو لە مشکی خۆتدا سازی دەکەوە کەسێک کە خەریکە ڕۆمانی ژانی گەل دەخێنێتەوە دنیای چیرۆکەکەی لێ مشکی خۆیدا ساز دەکاتەوە یعنی ئەگەر 300 نەفەر ئەو چیرۆکێ بخێنەوە 300 دانە سلێمانی تێدایە بەڵام من وەختێک فیلمەکەی ساز دەکەم ڕاستەخۆ نیشانی تو دەدەم ئەتو یەکدانە سلێمانی زیاتر نابینی ئەرەوەی کە من نیشانتی دەدەم بەس ئەتۆ لە فیلمەکەیدا دنیای من دەبینی ئەو دنیای داستان و چیرۆکەی کە من سازم کردو لێرە خیاڵ و شتیوە تمەنێک ناکە چون ڕاستەخۆ خەریکم و دنیای نیشان دەدەم پێت دەڵم ئاغا ئەوە دیوارەکانەوە جادەکانەوە کۆڵانەکانەوە ئاسمانەکە ئەوە دارەکەیەوە جلوبەرگەکانە ئەوە ئەو شتەیە بەڵام ئەتۆ ڕەنگە وەختی خۆت ڕۆمانەکەی بخێنەوە بە پێی بیرەوەرەکانت بە پێی ئەو شتانەی کە معاناتی دەرونی خۆتەوانە دنیایکی خیاڵی بۆ دنیای چیرۆکەکەی سازکەی یەکێک لەو شتانەی کە زۆر کەس وەختێک فیلمێک اقتباس دەکەن دێنن باسی دەکەن مەسەن دەڵێ وەڵا ئەو فیلمە ئەسڵ سەرکەوتوو نەبوو بۆ چون ئەو شتێک کە ئەو خوێنبووی لە چیرۆکەکەیدا لەگەڵ ئەو شتێک کە دەیبینێ لە سینەمایە یەکتر ناگرێتەوە دنیای خیاڵی ئەو کەسەی تێک دەدا ئەو تەسویرانە ئەو دنیای چیرۆکە کە من خوێندنەوەی چیرۆکەکەی داسازم کردو بۆ خۆم تێکی دەدا دەیکاتە شتێکی دیکە کە ئەمن لەگەڵ من جوور دەرنایە دەنێسە من حەستی پێ ناکەم هەست دەکەم چیرۆکەکە زۆر بەقەوەتر لە فیلمەکەیە بەڵام بەعکسەوە منەوانم تەجروبە کردو کەسێک کە بچێت فیلمەکە ببینێ فیلمێکی باش ببینێ باشە مەسەن گەتسپی گەورە چون گەتسپی بە گەورە فیلمەکەی ببینە یا چۆن ڕۆمانەکەی بخێنەوە چون تۆ پێشتر فیلمەکەت دیوە دنیایەکیان بۆ ساز کردووی وەختی ڕۆمانەکەی دەخێنەوە هەز دەکەی خەریکی دنیای فیلمەکەی دەبینەوە بە پێچەوانەیە یعنی تو پێشتر ڕۆمانەکەی بخێنەوە چون دنیایەک بۆ خۆت ساز دەکەی وەختی چی فیلمەکەی دەبینی هیندێک ڕەدەفعلت هەیە لە بەرابەریدا
بەڵام تۆ چ پێشدا فیلمەکەی بینێ دوار چ ڕۆمانەکەی بخێنەوە دەبینی ناڕاستەوخۆشتانی کە لە نێو فیلمەکەیدا بۆ تۆش ساز دەبێتەوە ئەوەیە دروستکردنەوەی مێژوو ینی هەر دروستکردنەوەی دنیای چیرۆکە کێمە چۆن دنیای چیرۆکی سازکردنەوە لە زۆر جگا بۆمان ناکرێت پارەمان نێ ئیمکانیەتمان نییە پەزێمە مەجبورین بڕێک دنیای چیرۆکەکەمان دەستکاری بکەین بەپێی ئەو هەلوو مەرجەی کە هەمانە من آخر تەوسیەم ئەوەیە من دەڵم ئاگیان وەختی دادێشی سناریۆ دەنووسی وەختی دادێشی فیلم دروست دەکەی چ وەک کارگەردان وەک مخرج چ وەک نووسەر کە بە تایبەت نووسەرەکە دنیای چیرۆک ساز دەکە کارگەردان بۆی تەسویر دەکە ئەو دنیا چیرۆکی کە تو سازت کردو تۆزی حداوە خەریکە دیکاتە شتێکی کە ببیندرێ وەرن بیر لەوەی بکەینەوە ئەو شوێنانە چەندە کاریگەرن لە فیلمەکەمەدا هەر ئەوەی کە شوێنێک سازکەین مثل قاوەخانەیەک سەرجادەیەک نازام فلانێک ئاوا نەکەین بەڕاستی ناو ماڵ ژووری دوو مەسەن لە کاتی ناخواردن ئەو بوو لە کاتی ناخواردن ڕەنگە ئەو شتێک کە ئەتۆ خەریکی لە بینی دوو کەساندا ساز دەکە ئەگەر لە کاتی ناخواردندا نەبێ لە شوێنێکی دیکە ئەو دوو کەسە یەکتر ببینن هەرو قسانە بکەم بەیەکەوە مانایەکی دیکە سازکە بۆ فیلمەکەمان من تەواوی قسم ئەو حوارە بوو یانی دەبهێز بڵم کاکە وەختە خەریکی سناریۆ دەنووسین وەختە خەریکی ئیخراج دەکەین وەرە بیر بکەینەوە ئەگەر شوێنەکانمان دروست هەڵبژێرین کە لەگەڵ دنیای چیرۆکەکەمان جوور دەربێ بەبێ شک ژێرمەتنێکی زۆر باشتر مانایەکی زۆر قوڵتر بۆ فیلمەکەمان ساز دەکەین وەسەلام سەرتان نایشم و ماندوو نەبن مامۆستا گیان دەسەکانە خۆش بێ و زۆر سوپاس کاک بابانەوە لە ناو بۆ ئەو پرسیاری دوایی کە کردت مامۆستا لە ناو ئەم وەڵامەیە وەڵامی ئەوەی دایەوە بۆیە بەس لەسەر شاشەکە دامنا لێم نەپرسیت چونکە وەڵامەکەی دایەوە مامۆستا گیان زۆر سوپاس دەسەکان و خۆش بێ بابەتێکی تێر پوخت هی ئەوە بوو کە ئێمە هەمومان سوودمان لێبینی و بە تایبەت لەسەر مەسەلەی شوێن زۆر گرنگە لە سیناریۆیە پێگەیەکی زۆر تایبەتی هەیە و کاریگەریشی هەیە ئیتر وە سیناریۆ چیرۆک فیلم لەسەر شوێن دروستە بێت زۆر سوپاس بۆ بەڕێستم مەجالێک ساز بۆ ئیشەڵا هیوادارم ئەو فرسەتە بێ قرار وایە کە ئیشەڵا دەورەیەک لە سلێمانی دابرین لەسەر نووسینی سناریۆ بە تەمام بێن بۆ سلێمانی من هەر لە ئێستاوە ئەوەش باز دەکەم کە ئەو کەسانێک کە حەزیان لە نووسینی سناریۆ شتی واشەیە پێم خۆشە کە لێو یەکتر ببینەوە بەشدار بن لە نێو ئەو وەرکشاپەیدا وەرکشاپ نیە یانی 12 ڕۆژ دەخایەنە زیاتر لە وەرکشاپی چێ کارگایەکی کاملی هینە لێوێدا ڕەنگە فرسەتی کاری عملیکردن لەسەر ئەو شتانە هەبێ بەڕاستی ئێمە لەبارەی سناریۆدا زۆر شت دەزانین بەڵام هیندێکی شت هەیە کە نەکوتراون یا کەمتر تەرکیزیانە سەکراوە یەکی لەو شتانە هەر ئەوەیە کە شوێن لە سناریۆدا چۆن بەکاربێنین منە هاکانە گفتوگویەکم کردوێتەوە وەلی هیوادارم لە مەجالێکی باشتردا بتوانم کە ئەو بەحسەی ڕاستەوخۆ لە نێو ئەو وەرکشاپانەدا باس بکەین و بەکاریان بێنین زۆر سپاس مامۆستاگیان ئەلبەتە مامۆستاگیان ئێمە وەکو فیلم سازان ماڵی خۆتە هی من نییە هی ئەو برادرانەیە هەمووتانە بەس من لە خزمەتتانە بابەتی کە شتیکە ئێمە هەر ئەمانوێ لێت سوود بەخش بین زیاتر زۆر سوپاس دەکەین ئازیزان هاوڕێیان زۆر سوپاسی هەر هەمووتانەکەم کە هاوکار بوون کە دانیشتن و بە دیار ئەم ماوانەی مامۆستاوە و ئێمەتانهاندا کە بەردەوام بین و هاانتانداین کە فلیم سازانی شەر بەردەوام بێت زۆر سوپاس شەوێکی خۆش بۆ هەر هەموو لایەکتان سوپاسی هەر هەموو ئەو کەس